نازانم دیسان بڵم خۆشحاڵم یا خۆشحاڵ نیم بە دیدارتان بەڵام بێگومان ئینسان لەگەڵ میلەتی خۆی ئەگەر دەرفەتێکی بۆ بڕەخسێ قسە بکە هەمیشا بێ هەز بە خۆشحاڵی بکە. دیارە ئەم شەو باسی کارەباکەین بۆ خۆتان نەزان لە چەندین گۆشەنیگا و ڕوانگەی جیاوازەوە ڕۆژانە خەڵک باز لە گرفتی کارەبا و پرسی کارەبا کات. ئێمە دوای زیاتر لە 30 ساڵ خۆبەڕێوەبردنمان خۆزگە ئێستا گفتوگۆ و مناقەشەی سەر مێزەکەی من لەسەر ئەوە بووایە کە بە چەند کارەبای نیشتیمانی کوردستان کە لە خۆمان زیادە بەهۆی دابینکردنی سۆرس و سەرچاوە جیاوازەکانی کارەباوە چۆن بیفرۆشین بە شارەکانی تری عێراق، چۆن بیفرۆشین بە وڵاتانی تر. بەڵام بەداخەوە ئێستا باسی ئەوەکەین کە هاونیشتیمانیانێکی زۆر نیگەرانن و ئەم نیگەرانیاش بەتەنا لەمڕۆ نەهاتووە. گرفتەکە پەیوەندی بەوە هەیە وەکوتم ئێمە بە 30 ساڵ نەمانتوانیوە کارەبای نیشتیمانی دابین بکەین. ئەگەر کۆی ئەو پارانەی لە وڵاتەدا لە بەرهێمەنانی کارەبادا دابینمان کرد یا خەرجمان کرد بۆ وقود و بۆ سوتەمەنی ئەگەر کۆی بکەینەوە پارەی 5 بۆ 6 جاران ئەو پارەیە کە لە ئیمارات بورجی خەلیفەی پێ دروست کرا، خەلیفە تاوەری پێ دروست کرا. ئێمە بەردەوام بەداخەوە ئێڵم کە ئاوازێکی ئیستەلاکیمانێ هەتاوەکو ئەمڕۆژ. ئەمڕۆ ئێستا کێشەکە کێشەی پریپەیدە لای هاونیشتیمانیان هەڵبەتە کردا. پرۆسێسی پریپەیدەکە بۆ خۆی کێشە نییە لای خەڵکی کوردستان، بەڵکو مەسلەی نرخەکە لای هاونیشتیمانیان کێشەیە. بەڕاستی ئەم گفتوگۆیە پێویستی بە قسەی عەقڵە، پێویستی بە لۆجیک هەیە، پێویستی بە قسەی لۆجیکی هاونیشتیمانیان هەیە لەگەڵ حکومڕانی خۆیان. ئێستا ئەمێ پێتان بڵێم کە چەند پرۆژەیەک هەیە لەلایەن ئەنجومەنی پارێزگاکانەوە بۆ گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ وەزارەتی کارەبا بۆ پێداچوونەوە بە بڕیارەکانیان. ئەمە جگەلەوەی کە هەر لەسەر مێزی بەرنامەکەم خاتوونێک هاتووە بە ڕوانگەیەکی یاسایی ئێوێ شرۆڤەی پرسەکە بکە و پێی وایە هەموو بڕیاردانێک لەم پرۆسێسەدا لەسەر مەسەلەی نرخ بڕیاردانە لەسەر کۆمەڵی ڕێنمایی کە هێزێکی ئەوتۆ یاساییان نییە کە پارەی پێوەربگرن لە هاونیشتیمانیان و ئەم پرسە پرسێکی نایاساییە. ئەوە هاونیشتیمانیانی بەڕێزن لە سیتیەکانەوە هاتوون و ئەم لاژ بە هەمان شێوە لە سیتیەکانەوە هاتوون گلەی ئەوەیان هەیەڵێن وازان هەرچی لە سیتیەکان ئاژی کارگەی هەیە، ماڵەکان کارگەن. لە کاتێکە ئێمە هەمومان دڵمان لای گەڕەکە کۆنەکانی خۆمانە، ئێمە هەمومان حەزمان لە ئەو گەڕەکانەیە کە یادگاریمان تیا هەیە کە تایە لەدایک بووین. ئەوەی ئێمەی برد بۆ سیتیەکان دەوڵەمەنی و پارەی قەبە نەبوو، نەبوونی ئاو کارەبا بوو. ئێستا دیسان لەوێش بە شوێنمانەوە بن بۆ ئەوەی ئەمجا کارەبا لەبری ئەوەی وەکو خزمەتگوزاریەکی نیشتیمانی سیر بکرێ کارەباش دیسان بکرێ بە بزنس. خۆیان بۆچی گەیشتونەتە ئەم قەناعەتە و بۆچی ئەنجومەنی پارێزگای هەولێر، ئەنجومەنی پارێزگای سلێمانیش هاتوونەتە سەر خەتونی گەران و پرۆژە یاسا پێشکەشەکەن ئەوەیان پەیوەندی بە خۆیانەوە هەیە و ئەچمە سەر مێزەکەم. بەخێراتن سەر چاوانم. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. سەرەتاش لە جەنابتەوە دەستپێکەم کاک دکتۆر. بەخێراتی سەر چاوەکانم ئەمێ بزانم وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ خۆتە زانی وەزیرە بەڕێزەکان دەسەڵاتی تەنفیزی دایانە، بەڵام عەلی ڕەشیدەکانی ئەم وڵاتە هاونیشتیمانیان هەڵی بژاردون و لەسەر ئەو کورسیە دایناون. لەبەرەوە وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕازید لەم بڕیارانەی کە دراوە لەسەر نرخ؟ بەدڵنیایی زۆر سپاس کاکەڕەنج، بەدڵنیایی ئەو نرخی ئێستا کە زیڕەی هاوڵاتیانی لێ هەستایە بەدڵنیایی ڕازینین و هەر بۆیەش کۆبوونەوەکمان ئەنجامدا و پێشنیاری دابەزاندنی ئەو نرخەمان کردیە و ئەو پێشنیارش لەسەر ئەساسی نەکە ڕقەمێک بی وەکو ئەوەی کە دانرایە پێدەچیتەنا ڕقەم گۆڕینەوە بینەوەک دیڕاشەوی. وەکو نوێنەری خەڵکی کوردستان لانی کەم پارێزگا خۆشەویستەکەی هەولێر کەواتە پێتان وایە ئێوە بە زۆرینەی دەنگ و بە خودی جەنابیشتە وەکو سەرۆک ئەبوو وەزارەتی کارەبا بەڕەحمانەتر و لۆجیکی تر و ورتر بیری بکردایەتەوە لەم مەسەلە؟ بەدڵنیایی ئەوەی کە کرایەنی لەوانەیە سیناریۆیەک وەرگگیرابی و سیناریۆیە بەڕاستی نە لە ساڵحی حکوومەتە نە لە ساڵحی هاوڵاتیانیشە. پێ وایە بە نەتیجە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە چاوی
سۆز و محبەتەوە ئەڕوانە نیگەرانیەکانی خەڵک یا تاک ڕەهەندانە و تاگلایانانە بڕیار دەدرێت. بە دڵنیایی ئێمە لەسەر خەتین کاکەڕەنج و پەیامی ئەوانیش بۆمان گەیشتۆ کە بارقورسایی لەسەر هاوڵاتیان کەمکەینەوە. بارقورسایی کەمکەینەوە لە ڕووی خەدەمات بە شێوەیەکی گشتی، لە زەڕایی بە شێوەیەکی گشتی و هەروەها کارەباش یەک لەو سەبەبانەیە چکە ئەوە کێشەکەی ئانی ئێستایە. باشە چه خۆت چه هاوڕەکانت دەمێکە لەسەر خەتن هەم ئەوەی کە منە زانم پەیام بۆ ئەنجومەنی وەزیرانە نێرن قسە بۆ هاونیشتیمانیانەکەن لە ڕێگەی ڕوودا و ماسمیدیاوە و قسە لەگەڵ وەزارەتی کارەباشەکەن. پێتان وایە لەو سەرەوە بەدەست بەتاڵ دێنە دەرێ یانە خێر ئەنجامێکتان دەبێت؟ دڵنیام ئێمە دوو پێشنیارمان کرد و لە مفاوەزاتشین لەگەڵی. یەکیان ئەوە بوو کە تێست دیماندێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان بکەن. ئێمە تا 15 نۆماندانا بۆ ئەم بڕیاریاندا تا 7 نۆبی کێشە نییە. ئەمە بۆ ئەوی بزانین چەند کارەبامان هەیە چۆن داوەشی دەکەینەوە. ئەوەی دووەمینیان دابەزاننی ئەو نرخەیە کە ئێستا لە سیتیەکان و لە شوقەکان بەڕاستی نرخێکە ینی دەبی هاوڵاتی بەس لۆ کارەبا ئیش بکە. بێ هاونیشتیمانی بەس بۆ کارەبا ئیش بکە. بینەرانی بەڕێز ئەوە قسەی هاونیشتیمانیەکی ئاسایی نیە. قسەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێرە و لەگەڵ هاوڕێکانی وابزانم بەس فراکسیۆنی پارتیش نا بە فراکسیۆنەکانی تریشەوە. ئەمە قسەی ئەمانە و ئەمە ڕاستی ئەداکردنی نوێنەرایەتیە. لە هەمان کاتدا بەر لەمانیش لە پارێزگای سلێمانی کاک ئازاد لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند کە ئەوان بە هەموو شێوەیەک وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەوانیش نیگەرانن. ئێستا جەنابی لە سلێمانیەوە لەگەڵما. بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سڵاو ڕێزم بۆت هەیە. ئایا تۆش هەمان ڕای کاک دکتۆر عەلی ڕەشیدت هەیە کە هاونیشتیمانیانی ستیەکان و لە ئایندەدا هاونیشتیمانیانی کۆڵانەکان ئەم نرخە بە جۆرێکە کەیتر هاونیشتیمانی ئەبێ بەس تەنیا کاسپی بکە ئیش بکە ڕابکە بۆی بەکرێی کارەبا ڕابگا؟ زۆر سپاس بۆ بەڕێزت وە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاو ڕێزم بۆ میوانەکان و نازانم ئەوانی ترکیان بە تایبەتی کاگالی ڕەشید کە هاوڕێ دۆستێکی بەڕێز و خۆشەویستی منە. بە دڵنیایی ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر لە سەرەتای ئەوەی کە نرخی کارەبای سیتیەکان بە سیستەمی پریپەی زیادکرایم وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕاستی تەواوی ناڕزایی خۆمان دەربڕی بەرامبەر بە زیادکردنی ئەو نرخە. چکە زیادکردنی نرخ بۆ ماڵان یا بۆ سیتیەکان یا جیاکردنەوەی هایکۆس لە لۆکۆس ئەم بابەتانە لە ناو سیستەمی یا لە ناو ڕێنمایەکانی وەزارەتی کارەبایان نییە و ناکرێتۆ کارەبای ماڵان بە نرخی کارەبای بازرگانی بفرۆشی. کارەبای بازرگانی ئەو ماڵە لە شۆن و سوکنای خۆیەتی و ئەو سوکنایی کە هەیەی و کە وەزارەتی کارەبا ناوی ناوە هایکۆست ئەم شوێنی خۆیەتی و ئەم جێگایش ئەوە نییە بە یەکجاریەت ڕاستەخۆ کڕی بێتی و تاو پارەکەی دەفع کرد بێ. بۆ خۆتان دەزانن زۆری ئەو بە ڕێزانەمانیان بە قیست وەرگرتووە واتە مانگانە قیستە دەن ئەگەر بێت وەم بە ڕێزانە مانگانە قیست بدەن مامازات زۆری کرێت بەڵی لای من حەزەکەم یەک شتە بۆ بگەڕمەوە. هەفتەی پێشوو چووم بۆ لای ژنێک خزممە بە تەمەنە لە یەکێ لە ستیەکان لەبەرەوەی نەخۆشە سەردانم کرد. ئەزانی لە ناو خانوویە کابوو لەوانەیە بە لۆجیکی خەڵک بڵێ ئەمە لە ناو یەکێک لە ستیەکانایە و ئینسانێکی زۆر بەختەوەرەتیایە. ئەزانی تقریبا نیو سەعات باسی ئەوەی بۆ من کردووە کە من هەر دڵم لە کارێزەوشکە خۆزگە کارەبا و ئاو باش بووە خۆزگە ڕۆژە لە ڕۆژان دووە ڕۆژەکانی ژیانم هەر لە کارێزەوشک بەسەر ببردا. خۆ ئەو خەڵکە لە خۆشییان نەچووە خانۆکەی فرۆشتووە. ئەو خەڵکە ڕۆیشتووە بۆ ئەوەی کە ئاو کارەبای هەبێ. ئەیکە ئاو کارەبا ئێوە کۆ ئەنجومەنی پارێزگا قبوڵەکەن ببێ بە بزنس 56 دینار بۆ یەک وەحدە. بەدڵنیایی وەکوتم ئەمە هەر خۆی لە ڕێنمایەکانی وەزارەتی کارەبا لە بڕگەی 6 ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 پێچەوانەیە و بەداخەوە وەزارەتی کارەبا ینی نەیتوانیوە ئەم ڕێنمایە بە شێوەیەکی یەکسانی دابشکا بەسەر پارێزگاکانە. ئەگەر بەڕێستان ئەو زانیاریانی کە بۆ ئێمە هاتووە لە هەولێر گرانتری شەواتە نرخی چیلەوات دەمپێرێک وات ساعتێک بە 175 دیناردایانناوە لە سلێمانی 156 بەڵام ئەوەی کە بە من وتراوە بەڕێز پارێزگاری دوهۆک ئەوەی قبول نەکردووە لە سەرەتاوە و نەشی هێشتووە نرخەکە
زیاد بێ بەڕاستی ئێمەش بە هەمان شێوە ینی نەڕزایی خۆمان دەربڕیەوە و ناڕزایەکەشمان ناڕزایەکی عشوایی نییە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە وەڵی سەرۆکایەتی دوو کۆبوونەوەی فراوانمان کردووە بە بەشداری لایەنە پەیوەندیدارەکان چی لە پسپۆڕ و شارەزای هوەری چی لە پسپۆڕ و شارەزای یاسایی وە چی لە لایەنە پەیوەندیدارەکان لە بڕێوەبەرایەتی گشتی ئەمە ئاماژە بدەنیانی کوردستان ئەوەی کە من دواندومە چونکە من قەت بۆم نییە بە ناوی خەڵکی کوردستانەوە قسە بکەم قەتیش بۆم نییە بە ناوی حکوومەتەوە قسە بکەم بەڵام ئەو خەڵکە دەستە بژێر و کەمەی کە من بینیومە هەڵوێستەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەولێریان پێ جوانە پێ ئەدایەکی باشی حکمەتی نوێنەرایەتی کردنە بەڵام ئەڵێن بەڕاستی ئەوان هەر قسەیان بۆ ئەمێنێتەوە چەندین هەڵوێستە بژێرن کە بە قسەتان نەکراوە لە نمونەی کامێرای پوینت تو پوینت ئایا هەڵوێستان چییە بێ ئەگەر ئەم جارەش هەر قسەکانتان دوور بە ببوورە لە دەربڕینەکان بە باچوو طبعاً بەڕێز کاگعلی سەرگوێی لە قسەکانتە بۆ ئێمە پێشتر من لە هەم لە کۆنگرە و هەم لە شوێنەکانە ڕامان گەیان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی نەبێ بۆ پێشنیازەکانی ئێمە سەبارەت بە گرانبوونی نرخی کارەبای سیتیەکان و سیستەمی پریپەید ئەوە ناچارە بین ئێمە بە ڕێگایەکی تر بچینە ناو بابەتەکەەوە واتە ئێمە ناچارە بین کۆبوونەوەی بزانێ ئەو ڕێگای تر چییە؟ بەڵێ زۆر ئاسایە ئێمە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بابەتەکە بینە ناو کۆبوونەوەی فەرمی ئاسایی ئەنجومەنەوە لەو کۆبوونەوەی بە زۆرینەی دەنگ بابەتەکە تێپەڕێ کە تێپەڕی ئێمە بە یاسایی بابەتەکە تێپەڕین ئەو کاتە کاگعلی و هەموو خەڵکیش و هەموو یاساناسانیش ئەزانن کە بە یاساییمان کرد ئەو کاتە بە پێی یاساکە پارێزگاری سلێمانی دەبێ ئەو بڕیارانی ئەنجومەنی پارێزگا جێبەجێ بکە لە سنووری جوگرافی پارێزگا کە مناقەشەتان کردووە بە سەرۆکایەتی بەڕێزێ لەگەڵ کۆی ئەندامانی فراکسیۆنە جیاوازەکان ئایا لەسەر خەیاڵتان بۆ نرخی وەحدەیەک کارەبا چەندە ئەتانەوێت حکوومەت چەند دیاری بکە لەسەر خەڵک بۆ نمونە لە 156 بێنێتە سەر چەند بەڕاستی ئێمە هەم لە مناقەشەکانە هەم لە پێشنیازەکانی خۆمانە کە نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە نرخمان دیاری نەکردووە لەبەرەوەی وتومانە ئەو بڕیار و ڕێنمایی کە دەرچووە بەڕاستی پێچەوانەیە لەگەڵ دەستور و یاسا و لەسەر لەگەڵ ڕێنمایەکانی وەزارەتی کارەباشە حکوومەت خۆی چەندتان پێ باشە کاگڕنج حکوومەت خۆی دەبێت سەر تەماشای ژیان و بژێوی و گیرفان و داهاتی هاوڵاتی بکە یعنی دەبێت لەو ڕوانگەیەوە کە خەڵک شەرعیەتی نوێنەرایەتی کردنیاوە پێ و لە ناو سەدان کەسا کۆمەڵێکتانی هەڵبژاردووە و وتێتی قوربان بۆ ماوەیەکی دیاری کراو ئەم کورسەتان بالا بێ و نوێنەرایەتیمان بکەن ئێوە کە وەزعی مەعیشەت و گیرفان و ژیان و هەموو شتێکی خەڵک دەزانن پێتان وایە خەڵک قودرەت و توانای پێدانی چەنی هەیە بۆ یەکێک من ئێمە تەمان زۆر ینی ژمارەیان داوە پێمان بەڵام ئێمە نەمانویست خۆمان ژمارەکان یاعلانکەین و لە کۆبوونەوەی چەند پێشنیار کرا بۆ نمونە ئەو ژمارانەی کە بەرگوێت کەوت لەلایەن ئەندامەکانتەوە چەند و چەند بوو ینی بەڕاستی ئەو زۆرینەی ئەندامانی ئەنجومەن زۆرینەی ئەندامانی فراکسۆنەکەی خۆمان و بەبەشێکی زۆر لە بڵین لە ئەنجومەنی سیتیەکانیشەوە ئەوان بەڕاستی پێداگریانە کرد لەسەرەوەی کە حەقە بۆ خۆی 18 دینار بێ و ئەگەر 18 دینارەکە دەرینێنێ بۆ حکوومەت یعنی لە دوو هێندا زیاتر نەبێ نرخەکەی چونکە مادام ئێستا 18ەیە و کارەباکەی ئەبێ بە دوو هێندە نرخەکەشی ببێ بە دوو هێندە لەوە زیاتر نەبێت بەڵێ بە دڵنیایی باشە بەس وابزانم یەک دقیقا وابزانم کە وام بیست کە کاک عەلی و هاوڕێکانی پێشنیاری هەفتایان کردووە لە هەولێر ئەمە لە ئەنجومەن دوو پێشنیار هەبوو 50 هەبوو و 70 هەبوو ئەوگوتمان لە کۆبوونەوەی یەکلایی بکەینەوە بەڵام لە مناقەشەی ئێستا لەگەر مامۆستا سالم گەیشتێنە قەناعەت کە پێویستیمان بەو هەیە لە ناو ئەنجومەن پرزنتێشنێکمان لەو کات چکە ئێستا کۆمەڵێک شتی کردیا مامۆستا سالم کە کۆمەڵێک شتی کردیە لەسەر تەسعیرە فعلەن علمیە یعنی بەس ئەکرێ بزانم دکتۆر عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر چەندی پێ باشە؟ من وەکو خۆم طبعاً دوو بەشە بەشێکیان ئەمە کە ئەو نرخەیدا دەرێن بۆ سیتیەکان ناکاتە ئەو نرخە بۆ هاوڵاتی نۆرماڵی شەوانەی دەرێ
لەبەرەوەی حکوومەت باوە تێنەگا ئەگەر گوتمان بۆ لە سیتیەکان گوتمان قوربان ڕۆنەڕژێ بۆ لە سیتیەکان هەمووی ملیۆنێرە بۆ سیتیەکان هەمووی گران بەهایە نا دەزانی چۆن کاکە ڕەنج سیتیەکان لە ئێستادا کە 24 سعات دەیدێ ئەگەر بە نرخی دەرێ و ئەوە وەکو یەکبی تو ناتوانانی لە دەرێ باشە بۆ سیتیەکان چەند بێ جەنابی دکتۆر یعنی لە 50 و 70 بە پێی ئەوەی کەوا سیناریۆیەکان دووبارە دابڕێژنەوە وەلو ئەمە دەبێ نرخەکە تەساعودی بێ بەس ئەوەی کە دەبیستین لە ئێستادا ینی 156 و 112 ئیدارەی سیتیەکانیشی دێتە سەر بەڕاستی ینی خەڵک ناتوانێت نەسبلیت پێ بکانە ینی سعرەکە تیجاریە ئەو سعری بازرگانیان دانایە کەواتە ئەمە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە یان نەخێر بە دڵنیاییەوە لەسەر لەگەڵ ئێوە لە مفاوەزاتن و حکوومەت خۆی ئێوە کەمی بکاتەوە ئێمە وعدمان لە وەزارەتی کارەبا وەرگرتیە و کە ئەم سعرە دابەزێ لە ساڵحی هاوڵاتیان ئەوانیش توانە ئەوانیش رازین دووبارە دیراسی دەکەنەوە بەڵێ اینجا بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێستا خاتوونێکی بەڕێز وەکو پارێزەری سیتیەکان و هاونیشتیمانیانیش هەم وەکو سیتیەکان وەکو گەڕەکە ئاساییەکان و کۆمەڵە ئەندازیاریش لێرەیە ئەم خاتوونە بەڕێزە خۆی لێرە بە خێراتی سەرچاوەکانم سانا خاتون ئایا سانا خان بۆچی تۆ پێ وایە هەر لە بنەڕەتەوە ئەمەی کە حکوومەت بڕیاری لێداوە بڕیارێکی نایاساییە باشە سەرەتا پێش هەموو شتێک کاکرانش زۆر گرنگە بەلامەوە شتێک ڕوونکەمەوە تکایە با هەموو هاوڵاتیان بزانن ئەمە تەنها خەم و ئازاری دانیشتوانی ناو سیتیەکان نییە واتە تەنها خەم و ئازاری ئەو هاوڵاتیانە نییە کە لە ناو شاری نیشتەجێبوونەکانان هی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە هی هەموو چین و توێژەکانە لەبەرەوەی کە سەرەتا ئەم شتە لە بازاڕەکانەوە دەستی پێکرد 18 دینار بوو دوایە بۆیان کردن بە 135 دینار دوایە لە کابینەیەکی دیاریکراوە بەدواوە ئیستا 157 دینارێن بۆ هەر یەکەیەک دوای ئەوە هاتنە سەر شاری نیشتەجێبوونەکان شاری نیشتەجێبوونەکانیان بەرز کردەوە لە 18 دینارەوە بۆ 156 دینار ئەو شاری نیشتەجێبوونانەی کە بە بەهای بەرزدایان ناون واتە های کۆست دوای ئەمەیەنە سەر باخ و ڤیلاکان دوای ئەمەش یەنە گەڕەک و ماڵەکانەوە واتە هەر هەمومان زەرەرمەندین نایاسایی بوونەکەی لە چیدا ئەمێ بەس پێش ئەوەش یەک ڕوونکردنەوەی کە بم ئێمە لێرە نین بۆ دژایەتیکردنی هیچ لایەنێک ئێمە دەنگی ناڕەزایی هاوڵاتیانین بۆ ئەوە نهاتوین دژایەتی حکوومەت بکەین یا شتێ من دایما ئەڵێم دۆستت ئەوەیە ئەدگرێنێ ئەوە نییە کە پێت پێیەکەنێ ئێمە هاتوین پێی ئەڵین ئەم ڕێگایە هەڵەیە تکایە بچۆرەوە بەخۆتا سەبارەت بە نایاسایی تۆ قسەکانە لەگەڵ وەزارەتی کارەبا باشە وەزارەتی کارەبا لە چیا بەخۆیان بچێتەوە ئەم نرخە باشە وەزارەتی کارەبا ڕێنماییەکی ئەم شتە چۆن ڕوویاوە ڕێنماییەکی دەرکردووە هی ساڵی 2023 ئەم ڕێنمایە ئەم ڕێنماییە کە دەری کردووە پاڵپش بەچی دەری کردووە پاڵپش بە یاسایەک دەری کردووە پێ وترێ یاسای وەزارەتی کارەبای ساڵی 2021 لەو یاسایە دەسەڵات دراوە بە وەزیر کە بۆی هەیە نرخی یەکەی کارەبا بەرز بکاتەوە بە چەند مەرجێک یەکێک لەو مەرجان ئەگەر تێچووی کارەبا مەسەلەن زیاتر بوو و هەروەها ئەگەر بارودۆخی هەڕێم ڕێی پێیا و هەروەها بارودۆخی ئابووری هاوڵاتیان ئەگەر ڕێیا بەو شتە کە ئەم بتوانێ ئەو نرخە بەرزکاتەوە هەموو مەرجانە نائامادەن بەڵێ بە تایبەتی بارودۆخی ئابووری هاوڵاتیان کاکڕنج کەسێک هەیە نەزانێت کە ئیستا بارودۆخی هاوڵاتیانی هەرێم چۆنە تەنانەت باشە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران نەوەستاوە پارەی فەرمانبەران کە قەرز بوو لای حکومەت بوو دراوەتەوە حاڵی فەرمانبەران و حاڵی باقی هاوڵاتیانی کا لەناو ئەم وڵاتە زۆر باشە حاڵی کاسبکار زۆر باشە ئەگەر قەڵەمەکەی جەنابی وەزیر بە خاتوسانا بووە بەڕێز کاکەمال ئەو قەڵەمەم لێ وەربگرە باە حراز نەبووم دایلێبرنەکەم نەمزانی ئەوزای قسەکە ئەگەر قەڵەمەکە هی جەنابی وەزیر بە جەنابە بێ یا ئەگەر دانووسانە بکەی لەگەڵ جەنابی وەزیر بە زمانێکی لۆجیکی و ئارام و ژیرێتێکی خۆت وەکو کچێکی کورد چی بە جەنابی کاک کەمال محەممەد ئەڵێ پێی ئەڵێم ئەم شتێک کە کراوە نایاساییە لەبەر ئەم خاڵانە و هەروەها تۆ لە هەموو حاڵەتێکدا ئیستا لە دانیستانای لەگەڵ بەغا دوایە پارەی ئەم کارەبایە شەبێ بەریتەوە بەغا چ خێرە لە بەغا پارەی وحدەیەک بە 10 دینار بێ لای ئێمە بە 156 دینار بێ وەزیر خۆی ئێمە داوەتمان کردووە نەهاتووە پێ وایە وەزیر وەڵامی چی بێ وتە بێژ بەڕێوەبەری گشتی ئەگەر مەسەلەن سانا ئەم گفتوگویانی لەگەڵ بکە پێ وایە ئەوان وەڵامیان چی بێت کاکڕنج من هەست ناکەم ئەوەنا
بەرپرسەکانمان شتە ناڕاستەکانەکەنەوەڵی کە بەشێک لە ڕاوێژکارەکانیان پێیانەکەن ئەتوانی پێم بڵێ ئەو چەند ڕاوێژکارە بەڕێزە من ڕوویدەمم لە هەمویان نییە ئەو چەند ڕاوێژکارە بەڕێزەی وەزیری کارەبا لەکوێ بوون کە ئەم بڕیارەیان دەرکرد هەر لەبەر هیچ نا لەبەروی کە ئەمە تەسیر ناکاتە سەردەنەکانی لایەنێکی دیاریکراو بۆڵ بژاردن یعنی ئەمە خۆی لە خۆیان باشە چۆن پێش ئەوەی کە بەڵام خۆ ئەم حکوومەتە هی لایەنێکی دیاریکراو نییە بە تەنیا بۆچی کاتێکە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ئینجازێکی هەبێت بۆ نمونە کاتێکە حکوومەتی کە هەرێمی کوردستان لە دانووسانێکە بەدەستی پڕ دێتەوە بۆ لای میلەتەکەی خۆی بۆچی هەموو حیزب و لایەنەکانی کەن بە دەستکەوتی خۆیان بۆچی کاتێکە قەرارێک ئەیرێکە بە لۆجیکی هاونیشتیمانیان و تۆ و خەڵک قەرارەکە باشبیری لێ نەکراوەتەوە بە تەنیا ئەکرێ بۆ نمونە قەراری حیزبی ئەلف یا با ئەمە لۆجیکی تێدا یەکەم شتکە من لە کوردستانە ئەمە هەروە بووە ئەمە چەند ساڵە هەروە بووە هەروە شەڕوە من بڕوا ناکەم سەقافەتی ئەم شتە بگۆڕێ و دووهەم شتیش لەبەروی کە من ئیستا ئەبینم بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەڵێ من لەگەڵ ئێوام من ئەزانم ئەم شتێکە لێتانەکرێ غەدرە من ئەزانم نامەعقولیە نامەنتەقیە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لەگەڵایەتی بە تەنیا سەرۆکەکەی لەگەڵیان نییە کە یەکێتیە یەکگرتوەکانیش لەگەڵیان پارتیەکانیش لەگەڵیان ئەسڵەن من وام بیست کە ئەندامە پارتیەکانتان کاگازات متەحەمیستریشن بۆ ئەوەی کە وەزارەتی کارەبا پیاچوونەوەیەک بکە خۆ مەسەلەکە گفتوگۆکە لەگەڵ وەزارەتی کارەبا بە تەنیا نیقاشەکە لەوە نییە کە ئازاد محەممەد لەبەرەوەی یەکێتیە نیگەرانە ئاوایە مەسەلەکە کۆبوونەوەی ڕەشیدیش خۆشی بەڵێ نانە کۆبوونەوەی یەکەمانێ من بامادەبوونی کۆی بڵێن فراکسۆنەکانی ناو ئەنجومەنی پارێزگا بووە ئێمە کە بە ناوی ئەنجومەنەوە ئەنجومەنی پارێزگا و قساکەین واتە بە ناوی ئەگەر تەواوی ئەندامانی شەوە نەبێت بە بەردەوامی بە ناوی زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە ناوی خەڵکەوە قسەبارەت بابەتە ئەم بابەتە بۆ کۆی فراکسۆنەکان و کۆی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دژی زیادکردنی ئەو نرخە بوون و ئەمە لە یەک کاتا قەراری هەموو هەر قەرارێک دەرەچێت لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەراری پارتیە قەراری یەکێتیە قەراری گۆڕانە قەراری هەموو هاوبەشەکانە لە ئەنجومەنی وەزیران و لە ئەنجومەنی پارێزگاکانیش کاتێک کە شتێکە بێ بە بڕیاری هەموو لایەنەکانە وانە خاتونی بەڕێز دەست خۆش بۆ جیاتیکردنی لایەنێکی دیاریکراو ئێمە ئەم بابەتە باس ناکەین بەس یەکشتی کاکڕەنج بیرم نەچێ ئەم ڕێنماییە کە دەرچوو ئەوەی کە موافقەتی لەسەر راوە ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیران من بەس یەکشتم پێسەیرە چۆن ئەم موافقە دەیدا لەسەر ئەم ڕێنماییە لە حاڵەتێکدا بە پێی یاسای ئەنجومەنی وەزیران هاتووە ئەڵێ تۆ داکۆکیکاری لە مافی خەڵک چۆن بەم شێوازە تۆ داکۆکیکاری لە مافی خەڵک چۆن ڕەزامەند بووی لەسەر ڕێنماییەکی واکە دەرچێ ئەمە یەک دوو یەکێ لە ئەرکەکانی تر جێبەجێکردنی یاسایە لێرە یاسای وەزارەتی کارەبا جێبەجێ نەکراوە ئەی باشە ئەم شتە چۆن کرد خاڵی سێ یەکێ لە ئەرکەکانی ترت چاودێری ڕەوایەتی یاسایی ئەو ڕێنماییانەیە کە لەلایەن وەزارەتەکانەوە دەرەچێ ئەمەشی جێبەجێ نەبووە یعنی ئەمە خۆی لە خۆیان کێشەیەکە دوای ئەوکو بە بەڕێستم وت ئەم شتەکە دوای هەرڕاتەوە بەغام بۆچی ئەگەر من 1350ەکە بەکاربێنم لە مانێکە لە بەغا 13,000 ئەم بەڵام لێرە ئەبێت تقریبا 202,000 بم بۆ حکوومەت ئەڵێ ئێمە نزیکی زیاتر لە 100 دینار بۆ بەرەمەنانی وحدەیەک سەرف دەکەین دەستخۆش زۆرم پێخۆشە و پرسیارە و کرد ئێمە لەگەڵ حکوومەتا کە بۆ خزمەتکردنی ئێمە لەگەڵ حکوومەتا قسە ئەکەین کە ئەمە هاوڵاتیەکانێتی یا لەگەڵ بازرگانە من حەقم چییە یەکەی بەرهەمهێنانی کارەبا خۆی چەنی تێچێ و چەنی تێناچێ باشە بەڕێزیان زۆر جار ئەڵێن لە هیچ وڵاتێکە بە 18 دینار نەبووە نرخی یەکەی کارەبا من وڵاتە بۆ ئەهێنمەوە کە خۆی قەتەرە وڵاتێکە لەبەرەوەی کە هەنێ سامانی سروشتی هەیە ئەزانی هاونیشتیمانەکانیان ئەگەر شوێنێکی نیشتەجێبوونیان هەبێت تەنها یەکەکەی نیشتەجێبوون پارەی نایەن ئەزانی وەسڵێکە بۆیەتەوە پێ دەڵێ ئەمەڵات بۆ هاتۆتەوە ئەمە یەکەت سەرف کردووە بێ ئەمە نەبەی بەڵام بەهۆکاری ئەوەی کە تۆ هاوڵاتیت و بەشێک لەو نەوت و غازە هی بەڕێستا بۆیە تو ئەم بڕە پارێنایی بۆ وەکو کۆیت ناکە ئەزانی کۆیت هەر بەشێک کە بەرهەمی ئەهێنێ 40 فلس لەسەری ئەکەوێ ئەزانی چەند لە هاوڵاتەکانی وەرەگرێ کاکڕەنج 2 فلس
ویستیان لە ڕێگەی پەرلەمانەوە بیکەن بە 5 فلس نەیان هێش هەر بە 2 فلسەکە مایەوە ئەی بۆ سێری ئەوانە ناکەن ئەزای ئەمە لە سۆنگەی چێوە هاتووە لە سۆنگەی ئەوەی کە تۆ مادام وڵاتێکی سامانی سروشتی هەیە ئەو سامانە سروشتیە هی ئێمەیە هی هاوڵاتیانە بە حکوومەتیشەوە کە بەشێکن لە هاوڵاتیان و مەفروزی شەهر بەشێ بن لە هاوڵاتیان مەفروزە تۆ هەنێشت کە دابینیەکەی هەنێ خزمەتگوزاری پاڵ پشت کراو بێ واتە مەدعوم بێ مەدعوم یعنی چی ئەگەر نرخی یەکەیەکی کارەبا 100 دینار بوو تۆ ئەبێ بەشێکی خۆت بیەی ئەبێ 50 دینار 6 دینار 80 دینار لە من وەربگری نەک بەم شێوە دەرفەتە دەدەمەوە بنەرانی بەڕێز کاک سەلام قەزاز بریکاری پێشووتری وەزارەتی کارەبای عێراق لێرە میوانە و ئەم هاتووە بە شێوەیەکی دراسەکرا و ورد بە زمانێکی بیرکاریانە و ماتماتیکیانە پێمان بڵێ چ نرخێک باشە کە ئەزانێ هەم حکوومەت تێیدا بتوانێ و هەم هاوڵاتیش بتوانێ پێڕابگا پاش ئەم ناوبڕە گوێ لە بەڕێز سەلام قەزازەگرین چاوەڕێمان بن. بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت بزانین لە ڕوانگە و لە تێگەیشتنی بریکاری پێشووتری وەزارەتی کارەبای عێراقەوە کاک سەلام قەزاز چی پێشنیارەکا کە دەردی کوور دەڵێ هەم نەشیش بسووتێ و نا کەباب چی بکەین؟ بەڵێ کاک ڕەنجان ئەم مۆزوعی کارەبا وەکو خۆ دەزانی هەموو خەڵکی پێوە ئەتلێتەوانەیە ئەمە مەسلەی خواردنێک نییە تۆ حەزی لێ نەکەینەی خۆی لەبەرەوە سعرێکی تۆ خاص بێ یا سعرێکی ئەو خاص بێت لەبەر ئەوەی هەموو مستەمەعی گرتوۆتەوە ئەبێ قەراران لەسەر ئەوە زۆر بە دیراسە بکرا هیچ هەڵەشەیەکی تیا نەکرا ئێستا هەڵەشەیی کراوە لەلایەن وەزارەتی کارەباوە پەنگیراوە ئێستا بڕێی من پەنگیراوە پەنگێگیراوە ئەبێ چاچکەینەوە ئەم پەنگا و خوشکم فەرموویت کە ئەم مۆزوعە قانونی نییە من ئەڵێم حتا ئەگەر قانونیش بێ ئەبێ بوەستێت یعنی ئێمە مشکلەکەمانەوە نیە قانونی نییە بۆ وای کردو باشە قانونیە باشە پەرلەمان هەر هەیە ئەبێ شتی وا بکە ئەبێ بوەستی ئەم مۆزوعە نابێت چاوەڕێ ڕاستکردنەوەی بکەین ڕاستیکەینەوە 6 مانگێکیش ئاوا بەرنەسەر ئەبێ ئێستا لەسەر و کورسەدا بنیشتی تا بەقەر ئێستا سەخیە بووی ئەنجا من ئێستا ئەگەر حەقی حکوومەتی ژەیان یعنی مەسلەکەی من هەرەوە نییە لە پشتی هاوڵاتیان بگرم بە ناحەق یا پشتی حکوومەت سەیریکە من وتم کاک ئازاد هاتووە پێمان بڵێ کاک سەلام هاتووە پێمان بڵێ هاونیشتیمانیان نرخێک دابنرێ هاونیشتیمانیان پێ ڕابگەن حکوومەتیش پێ ڕابگا وانە چونکە هەموو شتێک لە وڵاتی ئێمەدابێ بە سنگ دەرپەڕاندن و ئەبێ بە مزایدات وانە من زۆرم ڕق لە بەرنامەی مزایدەیە هەم ڕقم لەوەی خۆم مزایدە بکەم و پۆپۆلیز بم هەم ئەشزانم هەتا بۆم بکرێ میوانی پۆپۆلیس حەز ناکەم بێتە سەر مێزەکەم ئەزانم ئێوە هەر یەکێک لێەوە دڵتان نەسووتێ بە کورد و کوردستان و بە وەزعەکەوە بۆیە چاوەڕێی ئەوە ئەەکەم هەرچەنە گەنجیشی بەڵام دڵنیام سەریشە هەروە سپی نەکردووە هەم خەمی وڵاتەکەت بووە پێشمەرگە بووی ئیداری بووی هەموو ئەم شتانە چی بکەین ئێستا بەڵێ ئێمە بە نچینەوە کردچکە باسی زڕوفی اقتصادی خەڵک بکەین و واوا و ئەمانە بەڵام ئەبێ بزانین ئەم تاقەی کە دروستە بێ و کە نەقڵەکرێ پارەیەک و جەهدێکی زۆری تێچە باش ئەمە هەر لە خۆیەوە نایە ئەمە ڕەشەبایەک نییە و علاگەیە بخاتە ماڵی ئێوە ئەمە زۆر هیلاک بوونی ئەوێت جا ئەو هیلاک بوونە حکوومەت هەمووی پێشکەش بە خەڵک بکایە واز بێنێ لە جوزێکی ئەمە مۆزۆیچکەیە من قەت لەگەڵ ئەوانیم حکوومەت سعرێک دابنێ کە ئیسان نەتوانێت ئەو سعرە بات و تووشی بەڵای بکە ینی بەڕاستی ئەوانەی کە ئێستا لە سیتەکانان لە خاستان شوقە خۆ دەزانیم و بەڕێزش ناتوانێت بەکاربێنێ مەجبورە سپلێتێک بەکاربێنێ تووشی ئەوە بێ کە نەتوانێت سپلێتێک بەکاربێنێ و بمرێ ئەمە نا و ناشکرێ ئەو سعری 18 دیناری کە هەیەی ئەوەش نابێ مستەمر بێ بڕێی من نەجانبی حکوومەت دەگرم نەجانبی هاوڵاتیان باشە ئەم کەڵێشەی دروستە کردووە چییە؟ بەڵێ
ئەم ڕقم شتانم بۆ باسەکە ئەم بەڵێ. ڕقم شتە بەڵێ ئەگەر باسی خەم بکەین هەمومان بەشی خۆمان خەممان بەڵێ. هەیە وەنیا طبعا ئەمە زاتۆ لە عینەن کاتا شاعریش سپاسەکە لەوانەیە خەمەکان جوانتریش بۆنیتەوە بەس من وتم بە زمانی ماتماتیکی بەڵێ ئەمەی کە جەنابە دەیبینی ئەمە مەجموعەیە جەداولن ئەمە لە ڕۆژ و دوو ڕۆژان نەکراوە ڕێگەم بڵێ مانگ 20 ڕۆژێکە خەریکم لەما ئەڵێ ئەگەر هاتو یەکێک 450 وحدەی سەرف کردبوو لە مانگەکە 450 وحدە جارە بزانین وحدە خەڵگەزانێت چییە؟ وحدە یعنی کیلۆوات ئاور چۆن سانتیمەتر و کیلۆگرام هەیە معنای ئەوەیە دە گڵۆپی سەیی بەکاربێنی بۆ سەعاتێک ئەمە وحدەیەەکە دە گڵۆپی سەی مجەفیفەیەک تقریبان بەکاربێنی بۆ سەعاتێک یاخود 20 گڵۆپی سەیی بەکاربێنی بۆ نیو سەعات ئەمە وحدەیە بۆی خەڵک بزانێت کە مناقەشەکەین مناقەشەی چیەکەین حکوومەت هاتووە لە سعرە کۆنەکەیە ئاڵەیە هەچ کەسێک 450 وحدەی سەرف کرد لە یەک مانگا یەک وحدەی بە 8 دینار پێفرۆشەوە کە مەجموعی 450 ئەکاتە 8100 8100 معنای ئەوەیە لە ڕۆژەکە 270 دینارەیە یعنی بە 4 ڕۆژ 1000 دینارەیە ئەمە معقولە وەڵایی دوکان و دەربەندی خان بەحرەکەشی کارەبا بێ بڵقە ئاوەکانیشی کارەبا بێ لە گرێژەنێت ئیسان قسەی منطق بکە منیش حەزەکەم شعبەکەم خۆشتری هەموو شتێک بەلاش بێ ئەمە دەوڵەمەند بوومەکو قەتەر بەڵام ئەبێ لەگەڵەوەشە بیتە جانبی منطق یعنی کانگ ڕەنجان ئەبێ بە 4 ڕۆژ 1000 دینار یعنی ڕۆژی کارەبای ماڵێک کە بە 18 دینار بێ لە نەستەلەیە کەمتر بێ لە بپسیە کەمتر بێ لە چ وڵاتێک بووە تەلەفۆن پارەکەی زۆر زۆر زیاتر بێ لە کارەبا چێ لە ئێمە لە عیلەکانی ئێمە 70000 و 8000 و 90000 نایە بە تەلەفۆن چه معقولە من پارەی کارەبا لەوە کەمتر بێ بە چی بکەین بۆی نە لە نەستەلەیە کەمتر بێ نە لە ئۆتێلێکی حەوەستێرەش زیاتر بێ بالضبط جارێ ئەوەی کە حکوومەت سیتەکانی کردو بە تیجاری ئەمە پەنگە چونکە مشارڕێک کە خەڵکی داناوە سەکەنی و خەڵکی داناوە تیجاری ئەوەیە کارەبا بەکارهێنێ بۆ ساحکردنەوە و دیعاە بۆ کاڵاکانی قماش فرۆشێک لە قماشەکەیە کابرای سەکەنی بۆ ئەوەی لە زستانە ڕق نەبێتەوە بۆ ئەوەی نەمرێ لە گەرما فەرقێ هەرچە نەبێ سعرەکە نابێ سعری تیجاری بێ نابێ سعری تیجاری بێ ئەمە خەتەرە ئەمە فەلسەفەیەکە کە ئەم جەماعەتی وەزارەت وا دیار هەر ئاگایان لە دنیاە کەشتانیان کرد باشە بۆ نمونە ئەجا بڕێی من ئێستا بۆ نمونە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەڵێ کە گوێیان لە کەسێکی وەکو کاک سەلام قەزاز بێ پەیوەندیت پێوە بکەن بۆ نمونە چونکە زۆر شتی تریش بووە بڕیاری لێدراوە دواتر لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بەڕاستی کە بە لۆجیکی بۆیان شی کراوەتەوە مراجعەیەکی جەوهەری کراوە وایە تۆ خۆت چەندین جارە موقیفەت نەبینیوە وانە باشە ئێستا پێیانەڵی لە کوێ پیا بچنەوە باشە بەڵێ ئەگەر سەیری کەس ئەگەر سەیری ئەم کێرڤە بکەی نازەم جا لە شاشەکە ئەوە ناتوانن ئەمە ئەیخێنە سەر شاشەکە بۆ ئەم کێرڤە چییە ئەم کێرڤە چییە بەڵێ ئەم خەتەشینە هەر لە سەر شانتی بکەرەوە بیە نەجارە فەرموو ئەم خەتەشینە ئەو سعرەیە کە ئێستا هەیە کە 18 دینارەکەی و چلودۆکەی و چیە باشە ئەو خەتە ئەمە ئەم پەنگەیە کە حکوومەت بە تەمایبیە باشە ئەم سعرە زۆرە تۆزە ئاوای لێکە بە کامێراکە بیبینە بەڵێ ئەتوانی بیبینی ئەتوانێت فەرموو ئەم کێرڤە ئەمە ئەو نرخانەیە کە مناقەشاکرێ ئێستا ئەم شینە ئەم کێرڤەیە ئەم سعرانەیە کە ئێستا هەیە کە 450 وحدەی یەکەمی بە 18 دینارە دوای ئەوە بێ بە 24 و 42 ئەم سعرەی تر ئەمەیە کە تازە ئەم فەنگەیە کەیراوە و تازە بە تەمان دەریکەن کە سعرەکە زۆر خەیاڵیە من هاتم لە بینی ئەم کێرڤە و ئەو کێرڤە وکو جەنابەوتی نەشش پسووتێنەکە بە کێرڤێکی کەم دروست کردو بە دوو مقتەرەحی یەک و مقتەرەح کە نە ئەوەنە هەرزانە وەکو جاران نە ئەوەش گرانە بگاتە کەشکەلانی فەلەن لەم حکوومەت زەرەرەکە لە بەرهێنانی وحدەیە قازانجی شێتی هێشتا لە فەقیرەکانە زەرەرەکە لە فەقیرەکانە بۆ خەڵکی فەقیر زەرەرەکە واجبی شێت ئەی بۆچی تۆ شەر پێ وایە هەرچی لە سیتیەکانە دەوڵەمەندە من وام پێ نییە بەعکسی ئەوە منەڵم وی لە سیتەکان من خەڵکە ناسم متەقاعدە مێردەکەی مردۆ مانگی 360,000 وەرەگرێ شوقەیەکی کڕیوە بە 6 دەفتەرونی و ئەمە دەوڵەمەنە یعنی کاک ڕەنجان بەڵام بە عینەکەکەی وەزارەتی کارەبا دەوڵەمەنە
ئەمە چ عینێکێکە کاک ئاماجان ئەم دیراسی هیچی نەکردووە یعنی تۆ ئێستا پێت وایە ئەنجومەنی وەزیران مەحاڵە ئەو سعری وەزارەتی کارەبا قبول بکە من ڕئیسی وزەرا بم هەموو دوو مانگجار سێ مانگجارەوە وەزیری کارەبا بێ قڕیزێتەوانە بڵێ 200 میلیۆنم بەرێ بۆ گاز و بۆ ئەمە و بۆ ئەمە هەڵبەتە ڕۆژش من پیاڵم ئەڵم ئەی کاکە تۆ پارێ پایە ناکەیت تۆ و پارێ سەرفەکەی ئەویش خۆ ڕەنگە ناحەکە لەبەرەوەی ڕئیسی وزەرا کابرای باشە وەزارەتی کارەبای ئێمە بەڵێ وەزارەتی کارەبای ئێمە ئەیتوانی بۆ نمونە ڕەوشی کارەبا باشتر بکە لە تەولیدایە لە چییە لە بەرەمێنانە لە بەرهێمهێنانە ئێستا باش کە بەشی پێداویستێکی باشکا بە نرخێکی گونجاویش ئێستاش دەتوانێت ئاخر تۆ سەیریکە ئێوە ئەڵەن ئێستا باشی کردووە زۆربەی کارگەی ئەم وڵاتە داخرا ڕاکا بۆ بەغا لە بەر نرخی کارەبا لەبەر نرخی کارەبا خەڵک وازانە کارەبا بەس گڵۆپە ئەزانی کارەبا وەزیفەی زۆر گەورەتریە لە گڵۆپ کارەبا وەزیفەی خستنە سەر کاری گەنجی ئەم وڵاتی هەیە ئێستا وە لەبەر کارەبانیە کارەبا ڕەنگە عاملێکی بچوک بێ کە معاملەکان ڕاکەن لە سەرانە گەورەکان کاکە لە سەرانەیە لە فەرق و فرووقە لە مشکلە دروستکردنە لە زەریبێ لەمانە کارەباش یەکێکە لە جوزئەکان زانی بۆ کارەبا زۆر مشکلە نابێ لای سناعەکان سناعەکە کارەبا کو چەند زۆر بوو هەمیش ڕبحی خۆی تۆ زیاترە خاجەسەری کە هیچ نییە من ناڵم سناعی کارەباکەی گران نییە کارەبای سناعی حکوومەت ئەزانم توانای بەرەمێنانی 400 مێگاواتی کارەبا هەیە لە کاتێکا ئێمە 4000 تەمەنی نییە بەڵێ خۆی توانای بەرهەمهێنانی 1000 مێگای هەیە بەڵام لە کاتی ئیستا ئێمە 4000 مێگا بەرهەمەهێنی بەڵێوە لەبەر سوتەمەنی لەبەر پاری سوتەمەنی لەبەر اقتراحاتی شەیە حەزەکێکە لەگەڵەوەم تەواوی اقتراحەکان باسکەم یا ئێستا باسی کە وڵی ئەڵێم با هەندێک گوێ لە هاونیشتیمانیانیش بگرین بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەوە کاک علی ڕەشید قەنەعەتی وایە ئەنجومەنی وەزیران بە چاوی سۆزەوە ئەڕوانێتە هاونیشتیمانیەکانی خۆی و داوا لە وەزارەتی کارەباکە بەم بڕیاریانە بچنەوە بە شێوەیەکی ورد و لۆجیکی تۆش هەر قەنەعەتە وایە کاگازادیش هەر قەنەعەتی وایە کاک علیش ئەم دیراسەی بینی قەنەعەتی بە دیراسەکەیەوە خۆی زۆر باشە خات و سەناتۆش ئومێد هەیە کە ئینشاء الله و ئامانجەکەی تۆش ئەوەیە وانیا ئێمە بۆچی هاتوینەتە ئێرە دەستخۆش دەستخۆش باشە پێت وایە تاکەی مۆلیدا سیستمی پریپەید ئەبێتەوەی لابردنی مۆلیدا لە وڵاتە مامەسا ساڵەن 320 کوژاوەتەوە هەرم 320 بێ یا وردە وردەیتر لەم فڕەفڕود و کەڵەر ڕزگارمانە بێ موضوعی فڕەفڕود و کە هەموو هاوڵاتی یانی کوردستان تەمەنا دەکەن لە چاوتروکانێک کارەبا بتە 24 کاتژمێر و ئەو دەنجی مۆلیدە و دووکەڵە نەمینێ بەڵام لە کاتێک مۆلیدە نامینێ لەو کاتێک ئەمە تەمین بتوانین 24 کاتژمێر کارەبا بۆ هاوڵاتیان دەر بکەن ئەوەی لە سیتیەکانیش کوژایتەوە ئایا دەتوانرێت بە سیتیەکان ڕێ مۆلیەکانتان لابن گەڕەکەەکان لە جاتی 10 ساعت 12 ساعت کارەکە گەڕەکە 7 ساعت 8 ساعت کاری کردیا و مانگەی خاستن ئەتوە بین حساب بکەین بە معدل تقریبا نزیک 400 ساعت لە هەولێر ئیشکرایە ئەزانم ئێستا سیتیەکان هەوای پاکە لە مژن هاونیشتیمانیەکان هەوای مۆلیدایان زیاتر بووە وایە بەڵێ بەڵێ واقعەکەوانە بەڵێ وایە طبعا خۆ بەرەمێنانی کارەبا زیاتر نەبووە نەخێر هەر ئەوەیە بەرهێمان وچگوتم لە کاتێک دەتانی برێ مۆلیدە نەمینێ ئەو کاتێت تو تەمین بتوانیت 24 کاتژمێر دابنێت ئەگەر نەتوانی 24 کاتژمێر دابنێت هیچ کاتێک ناتوانانی بە مۆلیدە برێ شوێنەکەی چۆڵ بکات مە قەناعەتی من یعنی ئێوە وەکو ئەنجومە وەکو پارێزگا بەڵێ پارێزگای هەولێر هەتاوەکو ئێستا لاتان ڕوون نییە و زروفەکە وای لێ کردوون بوێری ئەوەتان نەبێ مۆلیدەکان لابرن وە بەڵێ ڕاست یعنی ئەم هەموو مناقەشەی کە هەیە کارەبا زیایی کرد بەرەمێنان باش بوو هێشتا ئێوە سیقەتان بەوە نییە مۆلیدەکان لابرن نەخێت لە گەڕەکان تا سەرجوتکم ئەمە کارەوەی 24 کاتژمێری نیە لە ناو شاری هەولێر لە شوێنێک تەنها لە سیتیەکان نەبێ باشە ئەم سۆلار سیستما بەڵێ کاگرنج ئێستا زیادی کردووە خەڵک ڕووی تێ کردووە کاگرنج بەناچاری من دەمێ بێمە سەر مۆزوعی زۆر گرنگ یانی لەو مناقەشەی خۆمان مۆزوعی گەرمیش ینی حکوومەت لە بۆ چ هاتە سەر ئەو سعرەی کارەبای ئەوەی لە بۆی هاتێ پێشتریش سمارت میتەری داناکە بتانی کارەبای کەم کاتەوە هەتا بتانی زیاتر سعاتی کارەبای زیادکاتن لە بۆ خەڵکی ئەوە چارەسەر نەبوو بەو شتەی ئەو زارە هاتە سەرەوەی کە کارەبای گریان کاتن بەڵکی خەڵک کارەبای کەم سرف دەکاتن هەتا بتانی سعاتی کارەبای زیاد کاتن لە بۆ خەڵک بەس ئەوەش نابیتە چارەسەر لەبەر ئیسرافە لەبەر ئیسرافە بەڕای منە وەڵی شخصی خۆمە بەس لە بۆ مۆزوعی داهاتی نیە
چونچی ئەوانە نەگەیشتنە چارەسەر ئەمە زۆر پێوەری باسمان زیرەک بۆچی چارەسەری پارە ئەمن پێشتر واسم کرد گوتم پێوەری زیرەک چارەسەری جەنابی وەزیرش دانیشت بوو گوتم پێوەری زیرەک لە بەرنامە بوو تۆ لە شوێنی گوتم پێوەری زیرەک ئەو مۆزوعی چارە ناکاتن و ئێستا دیسان لەو بەرنامەی دەرێمەوە لە پێشجەنابەت ئەو 175 دینارە لە بۆ وحدەچی ئەوەش چارەساری کارەبای ناکە لەبەرچ بە ئەمن بە علمی لێک دەدەمەوە لەبەرەوەی کە ئەمە ئەو هادانێ کوردستان 2 میلیۆن ماڵ بیتن 2 میلیۆن یعنی مشتریکی کارەبامانەیە ئەگەر هەر ماڵەکی 5 کیلۆواتی سرفکە کاکسەلام دەزانیتن دکتۆر جان دەزانی 5 کیلۆوات سرفکە ئەمە 10,000 مێگاواتمان دەوێت ئەگە بمانەوە کارەبای بکەینە 24 ساعت ئەوە نیەتەکەەوە نیە ببتە 24 ساعت بە واسطەی 175 دینارەی باش ئەمە گریمان کاکە ئەمە ڕازی نەبوو سعرەی بزانم کو دەبتە 24 ساعت ئەتوو 10,000 مێگاوات کارەبام لە چێ لۆ دێنی ئەمە 10,000 مێگاواتم دەوێت هەتا من کارەبام بتە 24 ساعت یانی ئەوە حل نەبوو بەس کاگرنج ئەمە ئەوەندەی کە دەگەڕین ئەمە بەڕاستی حەسرەتی ڕادەچێشین ئێستا ئەو کەسانێک کە لە تاقە و لە وزە تێدەگەن ئەوەی کە لێرە دانیشتیا ئەوەی کە جۆشی لەمەیە بەڕاستی حەسرەت ڕادەچێشینەمە لەبەرچ لەبەرەوەی ئەمە دەچینە دەرێ دەبینین واچ لە گوزەرێ لە دەرێ ینی واچ دەکەن خەڵک کاکە ئەتو ئەگە اختراعەکەت پێ ناکرێ هەر چاولێکەری خەڵکی بکە ئێستا ئەمە پێشی فترەتی زۆر کەم ئەم چوم ئەوەی لە تەنیشتە خۆمان تورکیا ئەوینەن ئەو مشکلەی مێ هەیە بەس بە چ چارەسەری کردیا حکوومەت هاتیە هاوڵاتی کردە شریک لەو مشکلەیە چونچە تو هاوڵاتی نەکەیە شریک ئەو مشکلەیە قەت بن بڕنابیتن کاکرند با پێت برێم سەیریکە ئەتەوێ پێمان بڵێ بۆ نمونە ئەم جارە یعنی هاوڵاتیش لەگەڵ ڕێزمە مشکی مختبەر نییە بەدەست کۆمەڵە بازرگانەوە بەڵێ یعنی هەتا ڕیکلام بۆ مۆلیدەی گاز کرا ئەمە 25 ئەمپێریا و ڤۆڵتیەیدا نابەزێ و مۆلیدەی گاز دوای مۆلیدەی زەرد دوای مۆلیدەی نازانم چی اینجا هاو نیشتیمانیان بچێ 5-6,000 دلار بات لە سەربانەکەی سۆلار دابڕێ ئەوەی نارم ئەگەر بەس مساعدەی بکەن ئەمن بە علمی لێم گەرە جواب بدەمەوە کاکرن ئەمن تەمەشای ئەمە توێ دەرێم ئەمن دەرێم کاکە ئەتوو مشکلەکەت هەیە هەرنا چاو لە زیرانت بکە بزانە چی کردی و چی کردیە ئێستا مەسەلەن ئەمن کابرایەکم وتێلەکەم هەیە فندقەکەم هەیە ماڵەکەم هەیە ئەمن ناتانم سۆلاری لە سەربانی دانم ئەو سەربانەشم نییە کە سۆلاری دانن حکوومەت لەوێندەر قەرارێکی دایە مەسەلەن هەر کەسێک توانای هەیە تەمعەن لێرەش وڵاتیمە ماشەڵڵا بازرگانی زۆر تێدایە کاکە هەر کەسێک دەتانی سۆلاری دانی لەو چۆلەی لە باخچەکی لە عاردەمەش عاردی بێزراعەتمان ماشەڵڵا گەلک زۆرە ینی کابرا دادەنێتن حکوومەت دێتن ئەو کارەبایە کە دای نای دەداتە شەبەکەی پێزەنجین دەکاتن ئەتوو ئەم بزنسە بکەین وحداتی کارەبای ئەوەیش حکوومەتی دەچیتن حکوومەت دەبی تێدابی لەگەر خەڵکی ئەو سۆلارەی کە دەداتە شەبەکەی ئەتوو بەقەدەر ئەو مەحەتانەی کارەبای زیاتر دووقات کارەبای شەبەکە زەنجین دەبی ینی کارەبات زۆر دەبیتن هەنجین وەرە ئەمن کاکە عاردەکەم هەیە بای مەسەرەن 20 مێگاوات لە خۆم سۆلارم دانایی دایتمە شەبەکەی حکوومەت لێرە لۆم حیساب دەکەوە چ کارەباشی دەمە شەبەکەی لە ماڵی خۆم ئەمن کارەبای سەرف دەکەم دیسان لە شەبەکەم وەرگرتەوە ئەوان چ دەکەن مەقاسە چی دەکەن مەقاسە یعنی ئەتوو چ سەرف کردیا و تشت لە حکوومەتی وەرگرتیا فەرقەکەت یان لێ وەردەگریان دەداتێ ئەتوو هەتا شەبەکەی کارەبای زەنجین نەکەی بە کارەبا ئەو مشکلەیە چ بە 200 دیناری حەل دەبی حەز دەکەی وحدەی کارەبای بکە 500 دینار کاکە عالم پێویستی بە کارەبایە کاگرنج عالم کابرا جێستی کارەبای بەکاردەین لە ماڵێ ئەمە ڕاستە ئێستا کێشەیەکمان هەیە بڵێ لەگەڵ سیستمی پریپەیدا نرخی کارەبا هاونیشتیمانیان پێیان زۆرە بۆ ئەمە قسەت چییە؟ وڵا ئەو مشکلەیە ئەوەی کە باز دەکەن بە ڕێزانش ئەمیش لەگەروانم ئەوە سەر ناگری دەزانین لەو سەر ناگری لەبەرەوەی ئەوەن مشکلی کارەبایەکەی حەل ناکە کە ئەگەر لەوەیاندا نابیتن دووەمینیش کاکە ئەمە معاشمان 2,000 دلار و 3,000 دلار نییە وەچی ئەڵمانیا و سوید و ئیتالیا و نازانم یابان ئەمن بتانم مانجێ 500 دلاری کارەبای بدەم لە چێ دەدەمە و پارەیە باش ئەچێتە 500 دلار جەنابی دکتۆر خۆی لە هەندێک ماڵەکانە پێشەوەی بێم ئەگەر بۆ نمونە بتەوێت گەرما و سەرما و نەبێت چەند بەکارێتی حاجی ساڵار بڵێ ئەگەر بتەوێت گەرما و سەرما و نەبێ وەکو بەشەر بە ڕێکوپێکی لە ناو ماڵی خۆتادا بنیشیت چەندێ پارۆ بۆ دێتەوە وەڵڵی ئەوە تا ئێستا ئەوانە ئەوە ئەڤەرێجەکە ئەوەی تازە ئێستا ئاخر حسایەیە کابرا لە خانێکی 340 متر دانیشتیا
700,000 دیناری دایتە کارەبای ئەوەی لە 500 مەتری دانیشتە ملیۆنە و 250 دایە ئەوەی کە ڤیلەژی گەورەشی هەیە بە کەیف خۆی سەرف کردیا 2 ملیۆن و 400,000 دلار مەسوولم لەسەر قسەی خۆم 2 ملیۆن و 400,000 دلاری دایتە ئەوەش لەسەر حسابی چیە و کارەبای سەرف کردیا و کابرایە فەرمووەکی جەنابی گوتی کا قارەمان دەرێ لە مۆلیدەکان 7 ساعتیان ئیش کردیا طبعا ئەو کارەبای لێرە دەچیتە ئێرە کابرا ئیمکانیەتی هەیە دەرێت دەوەڕەقە نابی مۆلیدەی هەولێر هەیە 400 ساعتی ئیش کردو ئەم مانگە کاکرانج بەس یەکش زۆر ئەگەر بەس بۆ بینەران ڕوون بێتەوە چکە من وتم 156 دینار کاکسالار وتی 175 دینار ئیسە لەوانەیە بەڕێزێکی کەش قسەیەکی کە ناخر بە 12 لای ئێمە بەڵێ لە سلێمانی تەنها 156 دیینارە لە هەولێر 175 دیینارە لە ستیەک لە دهۆک 6 دیینارە بەس بۆی کە ئاگاداری جیاوازی ئەم ڕقەمانە بن کە ئەمە خۆی بە پێی یاسا قەباعەتێکە کارەساتێکی یاساییە چکە تۆ نابێت جیاوازی بکەیت لە نێوان هاونیشتیمانیەکانتە لە پارێزگای سلێمانی 156 دیینارە لە هەولێر 20 دیینار خراوەتە سەری 175 دیینارە لە دهۆک لە ستیەکی تایبەت کە نامێ ناوی بێنم بۆ بە 6 دیینار ئەمە چییە ئەم پێوانانە خاتوسانە ئەمە ئەم پێوەەر و پێوانانە چۆن دیان من ئیستەش حەزم کرد یەکێک جواب ئەمە هەمووشی قازانجەکە کاگرنج ئێستا شتێکش هەیە لە گۆڕی مفازاکی زۆر هەیە مفازاکی زۆر جوانەیە زستانی لە بۆ دێتن زستانێ ئەو ملەتیما هەموو پرایزی زستانمان ئەویش ئەتو گیزەرەکانت هەمووی لەسەر کارەبای ئاوی گەرم دەکاتن دیسان کارەبا نامینێتەوە دیسان ئەگە بەو سعرەی کابرا گیزەری کارەبای پێ بکاتن بەخوای دەبی مانجێ 3 ملیۆن دیناری بداتە کارەبای بەس ئاوی گەرم کاتن و دوو هیتەری پێ بکاتن لە ماڵێ چونکی نەفتیش نییە پێشتر نەفتە بوو کابرا نەفتی وەردەگرن نەفتی پێدەکرد ئێستا نەفتەکەش نییە پڕ دەداتە سپلیتی پڕ دەداتە هیتەری ئەوانش بەو کارەبایە گرانەی بیتن کابرا چ پارەکی دەوێتن هەتا خۆی گەرم کاتەوە زستانی و منداڵەکان گەرمامانە خۆ سەرما نهات وڵای ئەو زەم لێستاوە سەرمای قسەشەکە سیستمی سۆلار سیستم بەس بۆ شاری نیشتەجێبوونی شوقە نابێت ئەمە هەڵە تێگەشتێکی لەبەرەوەی کە سەربانەکەی سیستمی سۆلار سیستم تۆ اقتراحەکەت زۆر جوان بوو کە کردت سەبارەت بۆی کە لە ئەرزێکی بەڵام بەڵام سارت دەدەمێ ئەوەی کە ئێستا ئەمن دیتم ینی پێش چەند ینی بەخوای دە 15 ڕۆژ دەبیتن عفوەن دە 15 ڕۆژ دەبیتن ئەوەی کە ساناڵێ بالضبط من مەبەستم لە مەساحەیە تۆ مەسەلەن بۆ نمونە 11 قات جاری وایە شارێکی نیشتەجێبوونت هەیە 11 قاتە یا 25 قاتە یەک سەربانی هەیە تۆ ئەگەر 20 ئەمپێرە بێ سۆلار سیستمێ بۆ دابین کات چەند لەو حتەوە 15 بۆ 20 لەو واتە لەو حاڵەتە ئەما دەمانەوێت سەری کارەبای هەرزانکەین بەچە هەرزانی دەکەین دەبی زۆر بیتن کارەبایەکە تا هەرزانی بە تو زۆری دەکەی ساحێبی ئەو بینایەکە باسی ئەمەڵێ ڕاستەکە ساحێبی ئەو بینایەکە باسی دەکاتن لە زەیەکی عەردەکی هەیە عەردەک بەقەدەر سەرفی ئەو بینایەی دوو دۆنم عەردی هەیە لە زەیەکی دەکاتە سۆلار لێداتە شەبەکەی ئەو بینایە پێ تەغزیە دەکات ئەزای مەبەستم لە چیە ئەگەر بۆ نمونە من لە شوقەیەکەم لە شوقەیەکان باشە لە شوقەیەکان لەگەڵ چەند دراوسەیەکی ترما 11 قاتە 48 شوقەین یعنی نە ئەرزمان هەیە لە شوێنێکی کە نە هیچ ناتوانی سۆلار سیستم دانیش نیەتی تەسلیم کراوە نیەتی ئەرزەش دەبی وحدەی کارەبای هەرزانبی سەیریکە وەنیا هەموو سیستەمی کارەبا سێ ستەیشنە بەڵێ بەرهەمێنان و ئاستنەوە بەکاربردن ئەم بەرهەمهێنانە ئیشی هاونیشتیمانی نییە پێی ناکرێت ئێستا ئاوایی لە ناو شوقیانی بە مطلقی برێ پێی ناکرێت بە مطلقی باشە بە یەک دقە ئەتوو سەرمایەدارەکان یەک دقە ئەتوو نمونەکی داتە من بەس ئەو نمونەیە لەسەر خەڵکی کوردستان هەموو ناڕوە سەتا چەندی خەڵکی کوردستان لە ناو عیماڕی دانیشتێ سەتا چەندی لە ناو خانی دانیشتیە وەڵای ئاوا لە 150 زیاتر مەقسەدی ئەوەیە خەڵک ئێستا و کشت و کاڵ دەکا زەویەکی هەیە بابێ حکومەت هاوکاری بی کارەبا دروست بکە لە دەرێ لە ساخر بە ساقەو بم سیستەمی سۆلار سیستم وەکو تەماتە و ترۆزی و بێستان نییە یەکێک هەتاوەکو ئێستا ئینڤستمنت و بەرهێنان لە کەرتی کارەبایە یەکێک لەوانەیە کە زۆرترین تێچوو کۆستی هەیە ئەزانی لە هەموو وڵاتانی ئەوروپا بە پلەی یەکەم ئەوەی کە احتیمادی لەسەر وزەی خۆرە ئەڵمانیا لەبەری بەهێزترین ئابووری وڵاتانی ئەوروپا باش کاگران ئێستا بینایەک دروست دەکات کابرایەک 5 ملیۆن دۆلاری لێ دەداتن میسال یعنی وەکو ئیگزامپڵ
ئەوەی کە 5 میلیۆن دلاری لە بینایەکی لێچەنە دەدا قازانج 50 دەکات دەفتەری نییە استثمار بکات 50 دەفتەر 500,000 کە دەکات سەتادەی مەبلەغەکەی عردەی ناتانی بکریتن طبعا عرض لە کنەمە زۆر هەرزانە دۆنمەکە عردی بڕۆ بکرە بە 50 وەرەقەی لە زێیەکی بە 50 وەرەقەی عردەی بکریتن 50 دەفتەری بکاتە سۆلار و کارەبای ئەو بینایە خۆی پێ بداتن ئەگەر سەرمایەدار بێ ئەتوانێ باشە ئەوە حەزەکەم گوێم لە کۆمنتێک کە بێ پێشەوەی بچمە لای هاونیشتیمانیان پێشەوەی بچمە ناوبڕ بەڵێ دەزانی خۆی کێشەکە کاکەڕند لە ئینتاجی کارەبایە ئەوەی ئەویش دەڵێ سەرچاوی ئینتاجی کارەبا زیاد بکەین لەوەی کارەبا بەش بکە ئەوەی کە حکوومەت بیری لێ کردیتەوە کۆنتترۆلی کارەبا و بەردەوامی کارەبا بەو نرخی ئێستا هەیەبیدا ئەمە سەرناگرێ و نازیحیش نییە و خەڵکیش قبولی نییە و ئێمەش لە تەرەفی خەڵکی هەستەکەم بۆنی ئەوە کردووە کانجومەنی وەزیران بەهەند بەڵێ نیگەرانی خەڵکی وەرگرتووە و لە وەزارەتی کارەبای قبول نەکردووە و نرخاش شتێکی وا بیستووە خۆی بەدڵنیاییەوە بۆنت کردووە خۆی لە پێش نیازەکانی جەنابی سەرۆکی حکوومەتەوەیە کە بارقورسایی بە تایبەتی لە کارەبا و لە خزمەتگوزاریەکانی تریش لەسەر خەڵک هەڵبگرین یعنی پێ ئێوە خەڵکی کوردستان بە زووترین کات بڕیاری کاک مەسرور و کاقوبات ئەبیستن کە ئەو سعرە زۆرە و دێتە خوارش دەبا بچمە بینەر وڵا با بچمە ناوبڕ ئەچمە ناوبڕێک و دوای ئەچمە لای ئەو هاونیشتیمانیا خۆشەویستانە ئەوە بەڵێ بەڕێزان جارێک سلااوان لەبێ ئەمەوێ دووە فەرمایشتەکانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەربگرم و بچمە لای هاونیشتیمانیان بەڕێز کاگازات ئەڵێ باخی تامەکە و مستک بێ ئایا وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بەپێی ئەو ڕایەڵە و پەیوەندیانەی کردوتە لەگەڵ وەزارەت لەگەڵ سۆرسەکانی حکوومەتەکەمان حیزبەکەت حیزبەکانی خەڵکی کوردستان ئایا نەتیجە چی ئەبێ با قسەی کۆتاییت ئەمە بێ من پێشەوە کاگ ڕەنچەر چەند تەمەەن لەبەرەوەی یەکەم ناڕزایی و یەکەم دەنگ بەرزکردنەوەی بەرامبەر بە گرانبوونی نرخی کارەبا لە سلێمانی و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بوو حەقە تۆزێ فرسەتێکی زیاتری بەدایناتیە و من سەلامەکەم کاک سەلام قەزازی لە یەکێک لە کۆبوونەوەکانی ئێمە بەشدار بوو و تەواوی ئەو بابەت و خشتانی لای ئێمەش ئاماژە پێدا سپاسێکەین بەڵام من دەڵێم وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان پێم وایە دەسەڵاتەکەی زیاتر بۆ پارێزگای هەولێر و بۆ سلێمانی بوو دیار بوو بڕیارەکانی لە پارێزگای دوهۆک ئیشی نەکردووە بڕیارەکەی بۆ وێ نەبوو ئەمە یەک دووەم من پێم وایە وەزارەتی کارەبا حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانی بە هەڵەیە برد چونکە وای کرد دەنگێکی ناڕزایی زۆری خەڵکی بەرامبەر بە ئەنجومەنی وەزیران بەرز کردەوە لەم کات و ساتەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی چاکردنی پەیوەندیەکانێتی لەگەڵ عێراق و چاکردنی موچەیەکە هەرچەند تا ئێستا هیچ بەرهەمێکی نەبوو و پێم خۆشە من لێرەوە داوا لە بەڕێز وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتەکەی هەر بەڕێزێک لەو ئەنجومەنەیە کە پشتیوانی ئەو بڕیارەی کردووە هیوادارم جەنابی وەزیر بتوانێت ئیعلانی کاو بڵێ فلان و فلان و فلان لە ئەنجومەنی وەزارەت ئەمانە پشتیوانی ئەو بڕیاریان کرد بۆیە منیش ناردم بۆ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێزان ئەمەژیان بە هەندێک خاڵی تر کرد بە دڵنیایی ئێمە لە سلێمانی لە ڕوونکردنەوەی پسپۆڕان و شارەزایانی بواری کارەبا گەیشتینەوە قەنەعەتەی ئەو کارەبایی کادرێ بە سیتیەکان و های واتە 24 ساعتی تەواوی کارەباکە لەسەر حسابی هاوڵاتیان و ماڵانی خەڵک بووە وەکو ئاماژەی پێدرا مۆلیدە سعاتی مۆلیدە زیاتر بوو لەسەر هاوڵاتیان ئەمە یەک دووەم کە کارەبای سیتێک ئەوەی هایکۆستەکان بوو بە 24 ساعتی بەڕاستی نەیانتوانی ینی جورئەتیان نەکرد مۆلیدەکان ئیزندەن چکە خۆشیان سقیان بە سیستەمەکە و بە نرخەکە نەبوو بۆیە نەیان هێشت ئەوانەی کۆمپانیانی خزمەتگوزاری و مۆلیدەکان و بەرهەمهێنانی کارەبایان لە ناو سیتیەکانە ڕێگریان لێکردن بۆی کە مەحەتە و مۆلیدەکانیان بگوازنەوە بە خۆی لە خۆیدا دەرکەوت کە بەرنامەیەکی بێ پلان و بێ کە ئەم فاکتانە ئەزانن لە سلێمانی بۆ نمونە ئەتوانن ڕێگری لەمە بکەن وەکو پەرلەمانی خۆجێیی گچکەی سلێمانی
بە دڵنیایی چکە ئێمەوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕاستی ئێمە بڕیارمان داوە ئێمە ینی دژی حکوومەت نین و نامانەوێت بە شێوەیەکی عشوایی دژایەتی و یان ناڕزایی بەرامبەر بە حکوومەت دەربڕین بەڵام ێستا پەرلەمانی کوردستان نەماوە نوێنەرایەتی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆ چاودێری و بە دوواداچوون بۆ بە تەنگەوە هاتن ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانە بۆ ئێمە ناچارە بین بە تەواوەتی لەگەڵ دەنگ و ڕەنجی و ڕەوای هاوڵاتیانە بین و بە هەموو شێوەیەک دژایەتی یەکەین. لەبەرەوە کۆنگرەی ڕۆژنامەنووسیەکەتم بیرە بەڵام ئێستا کە ئەنجومەنی پارێزگای هەولێریش دیسان کە خەڵکی هەولێر لە چین و توێژەکان چوونەتە لایەن و کاک عەلی ڕەشید گوێت لە فەرمایشتەکانی بوو تا ڕادەیەکی زۆر لە زۆرێک لە خاڵەکانە هاودیدی جەنابتە ئایا دهۆکیشتان لەگەڵە؟ طبعاً دهۆک لەبەرەوەی پێم وایە یعنی سعرەکەی گۆڕانکاریی ئۆتۆی بەسەر نەهاتووە هەر لە سەرەتاوەکو وتم لەوە ناچێ بڕیارەکانی وەزارەتی کارەبا حکمی پارێزگای دهۆکی هەبێ ئەجینە ئەوانیش من دڵنیام هەم ئەنجومەنەکەی هەم خەڵکەکەی ناڕزاییان دەرەبڕی بەڵام نرخەکە لەوێ نرخێکی زۆر ئاسایی و هیچ کاریگەری نەبووە لەسەر بێگومان تایبەتی تۆ حەزەکەی لە دهۆک وەزع باش بێ حەز ناکەی لەوێش گران بکرێەوە نیە؟ با دڵنیایی من حەزەکەم لە دهۆکیش و لە هەولێریش و لە سلێمانی و لە هەموو هەرێمی کوردستان وەکو یەک بێ بەڕاستی پێویستە هاوڵاتیانیش وەکو یەک سیر بکرێ ئەم جیاوازیکردنەش لە نێوان سیتی و ماڵانە ئەمەش کاریگەریی خراپی هەیە لەسەر ناحەی دەرونی هاوڵاتیان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کە ناتوانێت خواستی هاوڵاتیان لە دابیکردنی کارەبایە بەرهەمبێنێ یا بتوانێت داخوازیەکانیان جێبەجێ بکە بەو شێوەیە جیاوازی نەکا هەم لە پێدانی سعاتی کارەبا هەم لە جیاوازی لە نرخی کارەبا ئەمەی بەرامبەر سیتیەکانە کرێ وەکو جۆرێ لە سزایی بینن ئێوە؟ ئێمە ئەو سزایە هەر بۆ ئەوان نییە بەڕاستیەوە ئێستا سەرەتاکەیەتی ئەگەر سیتیەکان و ئێمە ئەنجومەنی پارێزگاکان قبوڵیکەین دواتر سەرێ کێشا بۆ ماڵان و بۆ شوێنەکانی تریش. باشە فەرمووت حەق بوو کاتێکی زیاترە بەمە تۆ لە نزیکەوە منە ناسی و بەرنمەکەم هی هەر هەمووتانە یەکەم کەسیش تەلەفۆنم بۆ جەنابە کردوتم بیریشت دەکەم دەمێکە نەمبینیوی حەزمە کرد لەسەر مێزەکەم بی چ شتێک هەیە دەرفەتم نەداوی بفەرموو بە پێشەوەی خواحافیزیت لێ بکەم هەرچەندە بەدڵ هەر لەگەڵنی لەگەڵمانیت. من سپاس دەکەم بەڕێز مەمنون سپاس بۆ هەمووی میوانەکان جارێکی تر ئەمە یەک خەڵ کاک عەلی ڕەشید ئاماژەی پێدا باسی ئەوەی کردکەوە تاقیکردنەوەی باری پێویست بکرێتەوە کە گوایە دیسان وەزارەتی کارەبا دیسان نووسراوێکی کردووە بۆ ئەنجومەنی وەزیران و پێم وایە جارێکی تر ئەنجومەنی وەزیرانی بە هەڵەیە بردووە کە بە نووسراوی ژمارە 290 لە 2023 جاریش تر داوای تێستەکە بەڕاستی ئەمەی کە ئێستا لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەگوزەرێکە ئەو نسبەی کارەبایی کە دابش کراوە بەسەر پارێزگاکانە ئەویش بەڕاستی نسبەیەکی زۆر هەڵەیە لە ئەنجامی ئەو تێستەی کە لە ساڵی 2017 کراوە و ئێستا کە بەتەمان لە 2023 بیکەنەوە من پێم وایە دیسان جارێکی دەنگی ناڕزایی لە پارێزگای سلێمانی بەرزە بێتەوە لەبەرەوەی ئەوان بەرنمەکەیان وایە لە کاتێکا تێست بکەن کە لە هەفتەی نۆ ڕەنگە کارەبا وەکو پێویست لەلایەن ماڵان و هاوڵاتیانەوە بەکار نەهێنێ ئەو کاتە ڕێژەی سەرفی کارەبا کەمە بێ ئەو کاتە نرخ ڕێژەی کارەبا بە پارێزگای سلێمانی کەمە کاگڕند هەموو بڕیارێک کە پەیوەندی بە گیرفانی خەڵکەوە هەیە وەزارەتی کارەبا باشتر دراسەی بکە ئینجا بینێرێ بۆ ئەنجومەنی وەزیران ئەمە فەرمایشتەکەت و خلاصەی فەرمایشتەکەتە من بۆ سەلماندنی ئەم قسەی من بڵێ ئەمە خشتەی مانگی یەکە تا هەژدەی هەشت وەزارەتی کارەبا بۆ سەیری ئەم خشتەی خۆی ناکە کە ئاماژەی پێداوە خۆی لە مانگی 1 و 2 3 و 4 و 5 و 6 و 7 تا هەژدەی هەشت لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەولێر و لە دوهۆک و لە ئیدارەکانی چەندێک کارەبا بە شێوەیەک سرف کراوەتیایەتی بۆ خێرە ئێستا داوای جۆرێک لە تێستی ترەکە و لە سۆنگەی ئەو تێستانەوە دابشکردنی کارڕێنج خوا ئیجازەی ئەم دێڕەم بدە لە سوانگەی ئەو تێستانەوە کە لە 2017 کراوە و ئێستا بەتەمان لە 2023 جاری تر بیکەنەوە و ڕێژەی دابشکردنی ینی ڕێژەی کارەبا لەسەر پارێزگاکانە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەمە پێم ناخۆشە ئەیڵێم لە دڵەوە پێم ناخۆشە بەڵام وایە بۆ نمونە لە هەولێر ڕێژەی کارەبا لە 142 نیوە لە سلێمانی 28.8 لە دوهۆک 24 لە گەرمیان 4.7 لەگەڵ ئەوەیە پشتی یا هاوبەشی کارەبا لە سلێمانی لە دوهۆک لە سلێمانی زۆر لە هەولێر زیاترە
یعنی هاوبەشی کارەبا زیاترە بەڵام ڕێژەی کارەباکەی پێدانی کارەباکەی نسبەکەی زۆر کەمترەواتە لە ئەولێر کاماژەمان پێدا چلوت من نامەیە باز ئەم جیاوازیانە لەسەری بڕۆم بەڵام هیوادارم وەزارەتی کارەبا ئازادی سەکۆکەی ئێوەیە هی من نییە بەڵام سەیریکە یەکێک لە کێشەکان ئەوەیە بەڕاستی حەقە جەنابت و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە بچن بۆ وەزارەتی کارەبا هەموو ئەمەی کە لە دڵتانایە بەیەکەوە دەردەشەی بکەن وەلانی کەم یارمەتی کاکەمالیش بن بۆ ئەوەی کە وەکو تعبیرەکەی تۆیە بۆی ئەنجومەنی وەزیران بە هەڵەیان نەبا هیوادارم ئەو کۆبوونەوەیت ببینم دووبارە زۆر سپاسە دەکەم تا سلێمانی ڕێز و سڵاو کاک ڕەنجیان یەک دێڕیتر ئەڵێم ببوورە دەبەداوای لێبرنەوە ئەگەر نازەمە گەرماوم لە بەرنامەکە بەڵە ماوی وەکووتم ئێمە لە کارەبایە سلێمانی 28.8 گەرمیان 4.7 بادووکی ینی ناکاتە لە سا 33 بەڵام خێرە بۆ لە بودجەیە لە سا 43مان هەبوو ینی 57 بۆ هەولێر و دووەبوو بۆ خێرە لە کارەباکەیە بەو شێوەیە نسبە و ڕێژەی پێدانی کارەبا کەمی کردووە بۆ پشتی یا هاوبەشی کارەبا لە سلێمانی زیاترە لە شوێنەکانی تر بەڵام لە دابشکردنی لە پێدانی کارەبایە کەمترە هیوادارم وەزارەتی کارەبا ئەمانە ڕاستکاتەوە و لە ئێرەوە من داوا لە برای بەڕێز و خۆشەویستم کاک عەلی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای دوهۆیکیش دەکەم بۆی ئامادەین ئێمە هەر دەقەیە بڵێن ئێمە بچینە وەزارەتی کارەبا و گلەی و گازندەکانی خۆمان ئامادەی بچن بەیەکەوە بەتاکید لە خزمەتی داینا باشە بەیەکەوە بچن لە بریەوەی ئەم مەسەلانە ئێستا من هەتا ئەتان دوێنم هەستەکەم زۆر شت لە دڵتان هەندێک لەم گفتوگویانە بۆ لەسەر تەلەڤیزۆن مناقەشە بکرێ بۆ لەسەر مێزێکی داخراو و کۆبوونەوەیەکی پڕبەرهەم ناکەن دووبارە شەوێکی شادە دەبێت زۆر سپاسە دەکەم کاگازادی بەڕێستان و بۆ هەمولای شەوێکی شادخۆش فەرموو خاڵۆجیان بەڵێ کاگرنج من دارە عەبدوڵڵا نوێنەری هاوڵاتیانی ناڕازی لە سیتیەکانی هەولێر من تێبینیەکم هەیە سەرەتا ئەبووە لایەنی پەیوەندیدار وەزارەت یا بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر لێرە بوونایە بۆ نایەن نازانم ئەو چەند جار لە دانیشتەکەی پێمانوتون بەڵام دڵنیا بە لەوەی تۆ کە لێرە دانیشتوی بەقە ئەوان گوێ ناگری لەو دیارە کەتنێکیان ناوەتەوە بە دەردی میوانەکە باسی کرد پەنێکیان ناوەتەوە نایانەوێت وەڵامیان پێنێ بەڕاستی ئەوە بووە لە دانیشتەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر کاک عەلی خۆشی ئاگادارە کە عەلی بە نوێنەری خۆ نازانی بە نوێنەری خۆ مێزانم بەس نەهات بۆ دانیشتەکەی ئەویش نەهات بۆ دانیشتەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر بەڵام بە نەتیجە کە عەلی ئەڵێ قسەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر و سلێمانی بە نوێنەرایەتی خەڵک ئەچێتە باری جابەجێکردنەوە ینی مەبەسم ئەوەیە چی بوو وەزارەتی من چوون بە لای وەزیر چی وت بیانو ئێوە بوو کارەبا بەرهێمنانی کارەبا زۆری تێچێ بەداخەوەی ما و کاتە بە دوواداچوونمان نەکردبووم بە دوواداچوونم کردووە پسپۆڕانی شارەزانی بەرهێمنانی کارەبا ئەوانەی کە شارەزان لە کارەبایە ئەڵێن پێنج جۆر بەرهێمنانی کارەبا هەیە هەرزانترینیان ئاوە 50 دیناری تێچێ گرانترینیان گازوایی لە 120 دیناری تێچێ 120 دینار کە گرانترینەکەیەتی بڕوان ناکەم هەمیشی بە گازوایل بێ باشە خێرە لە 120 دینار کاگرانج مەجالم بە خێرە لە 120 دینار 55 دینار لە هاوڵاتی سێنێ تۆ خەڵک کە ئەنجومەنێکتان دروست کردووە بۆ ئەوەی کە ئەنجومەنی وەزیران ئەم بڕیارەی وەزارەتی کارەبا نەخاتە بواری جێبەجێکردنەوە و مراجعەی بکە خەڵکی ناو سیتیەکان چی دەڵێن لەگەڵ گیرفانیان دێتەوە کاگرانج خەڵکی ناو سیتەکان هەر لە یەکەم هەفتەی کە کارەباکە کرایە پریپید سیستەمی پریپید 24 کاتژمێری ناڕەزایی دەنجی ناڕەزایەتی بەرز بۆتەوە لە 199 پێندنەوە یعنی هەموو ناڕازیە هەر هەمی ناڕازیە بەڵام خۆ ناکرێ هەمی بینتەم ستۆدیۆ هاوار بۆ 24 ساعاتێکی هەمویان دڵیان پێی خۆشە بۆ نرخەکەی ئاواتی لە مێژینەی هەمومانە کارەبا بێتە 24 کاتژمێر کەس لەگەڵەوە نییە بێتە بەس نەک بە زۆر نرخێکی گران بەو نرخی کە نەتوانین بێ باشە ئەوەی کە خەڵک لەگەڵ نرخ دیاری ناکەن هاوڵاتی هەتا ناڵێن بەلاش بێ کەس کارەبێ بەلاش نایە ئەو میانە بە ڕێزەک ئەوەی ئێوە بەیەکەوە دەردەشەتان کردو قسەتان کردووە خەڵک مەیلی لە چەنە خەڵک نرخێک ئەڵێ دیاری نەکراوە نرخێک ئەڵێ کە بتوانێت لەگەڵ گیرفان لێبێت لەگەڵ بار و زروفی گوزرانی ئەم ڕۆژەیە بێت لە 1 کیلۆواتان 90 دینار دیار نییە 90 دینار وەصلی من کارتێکی 320 کیلۆواتی ئەکڕم بە 56,000 دینار وەصلی 50,000 مەداتێ 6,000 دابەشی 320 وحدەکەی بکەی هەر کیلۆواتێک 90 دینارەکە ئەم 90 دینارە وەصلی نییە
پارەکەی دیار نییە هاوڵاتی نازانێت ئەچێتە گیرفانی کیەوە من وەکو بەدواداچون کردوومە وەکو بەدواداچون ئیدارەی سیتیەکانە ئەوەی کە ئێمە گلەیمانە سەر ئیدارەی سیتیەکانە کاک عەلیجان من ئەوەشم بەدواداچون کردووە لە یەک زۆنی وەکو هیواستی یەک زۆنی بچووک 400 ماڵە 1500 کارت دەفرۆشی 1500 کارت 9 ملیۆن دینارەکە 9 ملیۆن دینار ئەدا بە بەنگلادیشێک هیندیەک 9 ملیۆن دینار ئەدا بە یەک کە 500,000 دینار ڕاستگەی لە من ئەو 8 ملیۆنی بۆ کوێتان پرسیارەکەن حاجی آخر یەک دقا ئەو بە تەمەن دەستخۆشی لە کاک ڕەنز دەکەین بەڕاستی ماندووە لەگەڵ خەڵکە ئێمە چەند خاڵێک هەیە کاکدانا هەنێکی ڕژان ئێمە وا تەسەورەکەین یان حکوومەت وا تەسەورەکە کە هەموو سیتیەکان هەموو تاجرون و هەموو دەوڵەمەند و خاوەن پرۆژەی گەورە بەڵام لەوانەیە من یەکێکم لەوانە لە هەولێر خانوویەکمە بخانوەکەم فرۆشت و هەنێ لەوانەیە زێر و پارەی زیاد و مناڵەکانم خڕ کردوێتەوە هەتا خانوویەکەوان پێکێناوەتەوە ئەمە کەی دەوڵەمەندیە کە حسابی من لەگەڵ شارەکە کە ناکە حسابێکی خاصم لەگەڵ دەکا لە 180 ئەوانەی کە لە سیتیەکانن خەڵکێکن داسارن چۆن سیتیەکان کو جەنابەت باست کرد بۆی ژیانی خۆشکە بۆی کارەبای هەبێ ئاوی هەبێ هەموو شتێک هەبێ بەڵام لێرە ئەمە بە زوڵ نەزانین یعنی ئەگەر 18 دینارەکە نەمێنێ بابێتە 20 زیاتر نەبێت ینی بۆ بکەنە 156 175 ئەمە ینی چی قیاسێکە ڕاست خۆش ویستم کاک هێرش طبعا حەزمە کرد لە خزمەت تابم لەسەر مێزەکە مادەم لەگەڵ پرۆدیوسەرەکە وا ڕێکەوتوی بەڵام خۆ دەبینی میوانێکی زۆری لێ و فەرق ناکا فەرموو چیاڵەی فاتحا خوێنی بەناوی خوای گەورە میهرەبان جوانترین پێیام لە هەموو دنیا پەیامی بێدەنجیە پەیامی ناڕەزاییە سەرەتا لەو بێدەنگە تاوتن هەبوو ئەمە پەیامی ناڕەزایی بوو ئەم بێدەنجیە لە هەموو دنیا ویستم دقەیەک بەڵام لەبەر ئەوەی کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی دەچێ و بینەرانیش وەڕز نەبن من هێرش حوسێن خاوەنی کۆمپانیای عەقاراتم بڕیار وا بوو لەسەر مێزەکە لە تەنیشت کاک عەلی دابنیشم بەڵام بەهۆی ئەوەی کە میوانەکان زۆر بوون کاک ئاسۆسەرایی بەڵێنی ئەوەی پێدام کە لە بەرنامێشت لە بابەتی خانوبەر ئەکید زۆر ئاساییە کاکە ڕەنج ئێمە یادگارێکمان لەگە یەکتری هەیە لە ساڵی 2008 بەڵێنی ئەوەتان پێداین کە کاتێکی زۆرمان پێ بدەن ئێمە خاوەنی کۆمپانیای عەقاراتین معاناتەکان بێجگە لەوەی لای کاک عەلی بێ بێجگە لەوەی لای ئەنجومەنی مۆلیدەکان بێ بێجگە لەوەی لە لای حکوومەت بێ لە لای منە بۆ ئەم سیستەمی پریپەیتە ئەمە سیستەمی تارگەیت پۆینتە بۆ تارگەی پۆینتی یا واتە کۆکردنەوەی خاڵ لەسەر جیرفانی هاوڵاتی ئەو یەک دوو ئەم سەرەتا کاک عەلی ئاماژە بەوەی کرد گوتی ئێمە ناڕازین لەگەڵ ئەوە نینە داوا دەکەین تۆ بەرزترین باڵەدەستی ئەنجومەنی پارێزگا سەرۆکیی حکوومەتە لە ناو حکوومەتێک داوا لە چێ دەکەی بەرزترین ئەوە تەیە ئەنجومەنەکان ناویان بێنە ئەوەی کە ڕازی نینە نرخەکە بێنە خوارەوە ئەوەشی کە ڕازی نەبوو ناوەکانیان بڵاوکەنەوە لە هەر حزب و لایەنەکان بوون لە گۆڕان بوو لە یەکگرتوو بوو لە هەر لایەنە بوو ئێمە خاوەنی کۆمپانیای عەقاراتین کاکە ڕەنج ئەم کێشانە دوو جیهەتی هەیە یەکەم کە لە ستیەکان گرانکەوە ستیەکان هەیە خاوەنی خانووە لەسەر ئەو کە گرانکاوە من ناڕازیم دووەم لەسەر کرێچی بەستە زمان دوو جار گرانکاوە لەبەرەوەی کرێچیە لەوێ ئەبێ پارەی خەدەمات بدا ئەبێ پارەی کارەبا بدا ئەبێ پارەی 1000 تڕ و تەشقەڵی تر بدا کڕین و فرۆشتن کەمی کردووە زۆریش من بۆیە لە سەرەتای بەرنامە ئاماژەم کرد کە پێداگریم کرد لەم بەرنامەی بەشدار من بەوەی مەعاناتەکان لای منە ئامارێکت پێ دەڵێم ئەوە وەسلێک لە ئەمڕۆ لەگەر 5 ڕۆژ پێشێستا کە بۆ خۆم لە ستیەک دانیشتومە 50 دۆلارم کڕیوە لە خلالی 5 ڕۆژ کۆتایی هاتووە من دەبێ مانجێ 500,000 دینار بدەم بە کارەبا کە خاوەنی کۆمپانیای عەقاراتم کە وەزعیشم باشە ئەو یەک دوو ئەی ئەوانەی کە تیجارینە من خاوەنی کۆمپانیای عەقاراتم ئەزانی تیجاری لەسرم حیسابە من مانگانە دەبێ 1000 دۆلار بەس کارەبا بکڕمەکۆی لە تورکیا کۆمپانیایەک ئەگەردا دەمەزرێ کە ئێمە دەڵێن تورک فاشست ئەوانە حکوومەت شوێنی زۆر خەڵکوێ دەڵێن تورک فاشستە بەڵام خەڵکێکی خۆی کە دێ کۆمپانیایەکدا دەمەزرێنێ دامی دەکات زەوی بۆ تەرخان دەکات ئاساکاری دەکات زەریبێ لەسادە بەس بەوەی کۆمپانیەکەی دروست بکە بەڵام بەداخۆ ئێمە وا دەکەین دای بخین ئێمە یەک خاڵمان لە سەرەتاوە باس کرد کاک عەلی گوتی ئێمەش لەگەڵ داینە
کاکە فەرموو تەوقیعکە و نرخەکە بینە خوارەوە ئەوە خاڵێشتر دواتر لە شوقە سەتاسەتی بە قسە فرۆشاوە کاکە ڕەنج بە قسە فرۆشاوە کابرا سێ چوار دەفتەری کۆ کردوەوە بچێ شوقەیەک بکرێ قستی شوقەکە دەدا قستی خەدەما دەدا ئەو هەموو بینە بەزمەی پێ ناکرێ ئەو دەیفرۆشە و دەڕوە ڕێژەی کڕیاری عەرەب لە 180 کەمی کردووە ئێستا لێرە ئەم مەسەلەیە کاریگەری لەسەر کڕین و فرۆش بە شێوەیەکی گشتی چی کردووە ئەو پرسیارم کڕین و فرۆشتن لە 180 کەمی کردووە بە تایبەتی لە جیهەتی عەرەب ئێمە بە خۆمان دەزانین تاکە پەیوەندی بە کارەباوە نییە حرەکەیەکی عیمرانی لە بەغدا دەستی پێ کردوێتەوە و دڵنیا شتەکەم ئەو شتەش کاتیە لەبەرەوەی هەروە مەشروع دروست دەکرێ و پرۆژەی ئاویشی نییە تۆ وەزانیت هەمووی 1-2 ساڵی ترە اینجا ئەزانن لەوێ چ قوڕ بەسەرێک دەستی پێ کردووە کاگرنز لە 2010 قسەیەکم کرد و باش من دەناسی قسەیەکم کرد من قسەیەک ناڵێم خلافیدا من کۆمپانیای عقاراتم معاناتەکان لە لای منن من دەڵێم عەرەب ئێستا دەچێتەوە بەغدا لەبەر ئەوەی کێشەی سیاسی بێجگەلەوەی کێشی سیاسی باسی پارەی کارەبایەکە دەکەین کە گرانە بێجگەلەوەی زەریبەش ئێستا لە هەندێک پرۆژە کە زەریبە قوربانم دەست خۆش بێت ئەچمە ئەو ڕیزەی ئەو بەر فەرموو بەس سپاسە دەکەم ئەگەر لە چوارچێوەی بەرنامە و گفتوگۆکا بێت چونکە بەڕاستی ئەوانیش خۆتەزانی لەسەر مێزەکار نوێنەرایەتی خەمی وڵاتیانیان کردووە وا دەستخۆشی لێکم کاگران دەستخۆشی لە ئەنجومەنی محافظەی سلێمانی و هەولێرەکەم سپاسیانەکەم کە بە ینی پشتیوانی خەڵکەکەن ئەگەر ئێمە پێناسەیەکی حکوومەت بکەن لە ڕووی یاسایەکەەوە ئەفەرمێکی ئەڵێ حکوومەت دامەزراوەیەکی خزمەتگوزاری چییە بێبەرامبەرە باسەکە دامەزراوەیەکی خزمەتگوزاری بێبەرامبەر ئەرکی چییە دابینکردنی خزمەتگوزاریە بۆ هاونیشتیمانیانی لە پێناوی چی لە پێناوی ژیانێکی ئاسوودە ئەمە وەکو ڕۆیاساوەکەی بەڵام بەداخەوە ینی حکوومەتی ئێمە ینی هەستەکەم بۆ بە ینی ئێستا لەسەر ئەم گفتوگۆیانە ینی ئەوان هەمویان ئەڵێن پیایە ئەچنەوە تۆ ئومێدی هەیە ئینشاءڵڵا سەیریکە ئێستا من نهاتۆم بۆ تەحلیلکردنی حکوومەت چییە و حکوومەت چینیەوە و بە منیش حەل نابێ و مشکلەی سلێمانی و هەولێر و پارتیوێکەتی بە من حەل نابێ بە 500 جیلی تری وەکو منیش حەل نابێ من هاتووم باسی مشکلێکی کارەبا بکەم وا ئوستاز من شاور قانونیم لە ڕۆی یاسایەکە مێشتەکان سەیریکە ئەم مشکلەیە ئێستا ئێوە کە ئەنجومەنتان بۆ دروست کردووە ئەتانەوێت کەمی بکەنەوە لەم چوارچێوەیە تارگێتەکە چییە ئامانجەکە چییە ئامانجی ئێمە ئەوەیە حکوومەت لە پێناوی ئاسوودەی نیشتیمانیانی ئەم نرخانە دابەزێنێ ئێمە داوای لەکەین چونکە حکوومەت پێویستە ئەرکی ئەوە من یەک پرسیارەکەم حکوومەتی عێراق کارەبای نیشتیمانی لە حکوومەتی هەرێمەکڕێ بە 6 دینار باشە بەڵام لەوێ بەدە دیناری فرۆشێتەوە بە هاونیشتیمانیانی ئەمە چۆن بۆی ڕێکەکەوێتەوە خات و سەنا باسی کرد ئەگەر نقطەیەک بێت جیاواز لە قسەکانی خات و سەنا و میوانەکانم مەمنۆنە دەبم ساس معادلەیەک هەیە معادلەیەکی ینی اقتصادیە تۆ کە یەی نرخی خزمەتگوزاریەکان لەسەر خەڵک زیادەکەی من ئاوم زیاد بوو کارەبام زیاد بوو بە کورتی خزمەتگوزاریەکان کە زیاد بوو من ناچارم لە پێناوی ئەوەی بتوانم بژیم چێکم کڕین و فرۆشتنم لە ناو بازار کەمەکەمەوە کەواتە اقتصاد لە ناو بازارە چێ بێ بەرەو کزی و لاوازی ئەڕوا کەواتە بەپێی فەرمایشتەکەت بێ کە تێبینی و سەرنجێکی وردا هەموو دەستکاریکردنێک هەموو تەسعیرێک مجرد نییە کاریگەری لەسەر کۆی پرۆسەکە و لایەنەکانی تری ژیان بەتاکید دەستخۆش دوای ئەوە ینی لە ڕۆی یاسایەکەشەوە علیە بێ ینی ئەمە باشتر باشە زانێ کە تۆ یەی ئەتەوێ نرخێک زیادکەی ئەبێ بە نسبە و تەناسب زیادیکەی نەک بە گۆترە ئەبواە هیچ نەبێ هیچ نەبێت لە 100 زیادی کردایە دەستخۆش سپاس برای خۆشەویستم فەرموو سەرەتا دەستخۆشی لام ولا دەکەم عەزیز دەکەم ئەو میوانە بە ڕێزانە ئاگیان لێ بکە قسەکان دەکەین چونکە مەش گوێمان لەوان ڕاگر بە ئەوانی ژێ لێمە ڕابگرن ئەوە نییە کە عەلی فەقیرە نیو مەتراتۆتە پێ سەریە ناوەتە پێشەوەی جێ بۆیە سپاس دەکەم سپاس کاک عەلی دەکەم من پەیامەکەم بە کورتی دەگەێنم کاک عەلی تۆ وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکان و ڕازیشی ڕاتەیە لێ ڕازیت لە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای و لێر بەڵێ ئەگەر ئەوەشمان بۆ جێبەجێ بکە و بە دوواداچوونێش چاک بکە و ئەو نرخە بکاتە
نەتیجەی خۆی ومە زیاتر سوپاسی دەکەن و زیاتر لێ ڕازی دەبین مەبەستم یەک شتە لێرە ئەم پەیامە بۆ حکوومەت و هەموو بەرپرسەکان یعنی بە کورتی باز دەکەم ئەگەر ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتدارە ئەم نرخەی بەرز کردوتەوە بۆ نمونە مەسەلی سیتیەکان یعنی های کۆست تەماشا دەکات خەڵکیی دەوڵەمەندی لێ من وەکو کوڕە شەهیدێکی گەورەی ئەم وڵاتەی کە هەرچی بەرپرسی گەورەی ئەو وڵاتەیە دەیناسن ئەگەر ئەم نرخیان پێ زیاد کردووە لە کارەبای با ئایا ئەم زیاکاریە دروست بووە دەسەڵاتی وەش با بدەنە کوڕە هەژار و شەهید و ئەنفالکراوەکان کە نرخەکان کاڵاکان و زەرائیبەکان بەگشتی بۆیان هەرزان بکرێت لە وڵاتە من وەکو کوڕە شەهیدێک بەخۆم ئامادەم ئەگەر دەستی کوڕە شەهید و ئەنفال و هەژاریان گرت یارمەتیاندان لە کاڵا لە نرخی کاڵاکان بۆ هەرزانکەن من قبول دەکەم دەیدەم بەڵام بەناوی هەمووان قسەی ناکەم خاڵێکی تریش کاک بە کورتی داوا لێبوردن دەکەم یەک پرسیاری کورد یەک شت ئێستا وەزیر ئەندام پەرلەمانێک وەزیرێک دەسێتە مارکێتێک یان مۆڵەوە سەیریکە شەهیدی ئەم وڵاتە خۆتە زانی من دەرگا بە دەرگا بە شانازیەوەی ئەوان هەموو شانازی پێوەکەن هەمومان سەیریکە سواڵیش بکەین هەرچیە بکەین بۆ شەیدانی وڵاتە کەمە بەڵام خۆشت دەزانی بەڕاستی مناڵی شەهید لە وڵاتەیە ینی پۆستی هەبووە وڵاتی شەهیدیش ئەندام مناڵی شەهید ئەندامی پەرلەمان لە هیچ شوێنێکی دنیاش هەموو مناڵێکی شەهیدیش ناتوانێت پۆستی بگەێنم قسەکەی ئێستا ئەندام پەرلەمانێک یان وەزیرێک بستە مارکێتێک مۆڵێک کاڵایەک بە 5,000 دینار بی دەکرێت بڵێم بۆی بە 50,000 دینار بی ئایا ئەوە دادپەروەری ئەم سیستەمە ئەمە سوپاسی حکومەت دەکەین سیستەمی پرەیپەیدی داناوە ئەومە زۆر سپاس دەکەین بۆ مەسەلەی بەڵام دەبێت دادپەروەری لەم کاریدا هەبیتن سپاس بهۆم چاوەکانە ماچەکەم سپاسە دەکەم بەڵێ منیش حەزم دەکرد بەس تۆ بێتە جێگاکەی من خۆتان وتتان ئێمە پرسیار و سەرنجەکەین هەندێکی هەر قسەکان ئەڵێتەوە کە نوێنەرەکەتان لەوێ وتوێتی کە سەناخان وتوێتی هەمان شت دووبارە ئاکرێتەوە وا دەستان خۆش بێت ئەتوانم دوو کەسی تر وەربگرم فەرموو داعی بینێ فەرموو بەخێرات نییە و بەڕێزانە هەمووان دەکەین کە ئەوانەی لێرە ئامادەبوون و خۆیان خستە بەرەی میلەت و هاتنە ڕێزی بڵین هاوڵاتی ئەمن ڕووی پرسیارم لە کاک عەلی ڕەشیدێکە وەکو نوێنەری بڵین ئێمە کە تەمسیلی حکوومەتێکی خۆجێیی دەکاتن و هەم سەرۆکی ئەنجومەنی بەڵێ ئەوان تەبان بەشێکن لەو سیاسەتەی کە ئەو ستیانە دایدەنێن مەسەلەن خەدەمات لە ئەنجومەنی پارێزگاوە دیاری دەکرێەوە ئیسیسماریش خۆزگە نوێنەری ئیسیسماریش لێرە با چونکو کە ئەو شارانە دروست کران هەر لە بیدایەتەوە دروستکردنی چینایەتی بوو تەبان ئێستاوانەی لەو شارە کات لێ یەکەم فۆکەسی من بڵاومەکەرەوە لەسەر مەسەلەکان تازە ئەمە بوو بە ئەمری واقع و لە زۆربەی وڵاتانی دنیاشە مەشروعی تایبەت هەیە مەشروعی گشتی هەیە ئێستا ئەزانی من بۆچی خەباتەکەم حەزەکەم هەرچی خان و قوڕەکان و گەڕەکەکان هەیە لە باشترین مەشروعەکانی هەولێر کەشخەتر ببێ نەک مەشروعە کەشخەکان بێنم کارەبای لێ ببڕم قوڕبە سەری بکەم ئاوی لێ ببڕم ئەوی ژۆکوانی خوارێ لێ بکەم و کامیان لۆجیکە مامۆستا ئایا ئێمە خراپەکان ئەوەی کە کواڵەتی تیان نزمە بەرزی بکەینەوە یا بەرزەکانیش نزم بکەینەوە بۆ خوارێ بە کامیان بکەین کامیان بە منطقیەوە کامیان وڵای جاوە بەرەو باشی بکەین یەکسانی کەین یعنی خودی پرۆسەکە کە بیدایە دەست پێکرا گوتیانەوە تێستە دەیکەین ئەمەی کارەبایەکە ئێستا بووە بڕیار تەبانەمە بە باسی مشکلەیەکی تێ بکەین ئەو شارانە کە حەقی وەساتەی پارەکە وەردەگرن بڵێن کە ئەو 19 دینارە 20 دینارە لە کارتەکەی وەرێگرن کارتەکەی دەفرۆشن تەبانە من بە نەبیتە تەشیر ئەو شارێکە لێی دادەنیشین چەند ڕۆژە کارەبای لەسەر یەک لەو بەڕێزانە و من بەخۆم دوونێ ئەگەر محامیەکەیان تەدەخولی نەکرد با لەوانەیە کارەساتی نەخوازرا و ڕوویدا بایانی کە خێزانی من چووە کارتی پێ نەفرۆشتیە دوایە محامیەکەیان چووە کارتی دایتێ لەبەرچ لەبەرەوەی کە خەدەماتی لەسەر من زیاد کردی من ئامادە نەبوویمە دوو مانگە خەدەمات بدەم چکو ناکری هەر لە خۆیانەوە دانیشن خەدەمات زیاد بکەن هەرمانجی خەدەمات لەوە زیاتری کردووە کە حکوومەت ڕێی پێداوە بەڵێ لە چەند شار من لە ماسیتیم بەڵێ وەکو نوێنەری ماسیتیش قسە دەکەم
هەر فترە $10 زیاد دەکەن ئێمە داوامان لێکردون کاکە وەرەقەیەکی ڕسمی کە لە ئەنجومەنی پارێزگایە لەکوێ لە ئیسیسمارە لەکوێ کارتی بەسیتریشت کارتی ئەتەرنێت هات لەوێ بە $100 دەیان فرۆشت یعنی استیغلالی ئەو شتانە دەکەن هەتا ئەو دقەی تەبعاً کە ئێمە لەگەر بەڕێوەبەری گشتی کارەبا سوپاسیان دەکەم لێرە باشە لەم وڵاتە یعنی کاک علی ئەمە ڕێپێدراوە هەر کەسێک هەڵە سێ بە ئارەزوی ها نەخێر ئیجراعەت دەکەن لەسەرەمە ئەوە لە هەندێک لە شوقەکانیش هەبووە کە هاوڵاتی پێیان ئێوە ئەبێ داواکاری گشتی وانە کاک ڕەنج لیژنەی ئێمە چووە لەگەڵ ئیسیسمار و بانکێشتی و مستەسمەرەشیان زاتان ئەبێ بۆ هەر سیتیەکە لە خۆیەوە بەدڵنیایی ڕێنمای و قەرار دەرکا ئیستیغلال بکە و مۆنۆپۆلی هەر ئەوەی کە بەرامبەر بە خێزانی ئەم و هاونیشتیمانیانی ئەو شارە کراوە قوبوڵەکرێت لە هەندێک شوقەکان دژە ئینتەرنێتیشیان دانایە بۆ ئینتەرنێتی خۆیان سەر بکرێت ئەوەشمان پێگەیشتە ئیزراعاتیشمان کردیە بەڵام تازە یەو بەڕێزەی کارتەکەی تازە ئەو دقەیە کە ئەمە قسەی تێدا دەکەین لە دوونێەوە چیلۆواتەکانی سفر بووە تازە ئەویش پاشەوەی پەیوەندیمان بە بەڕێوەبەری گشتی کارەبا و ئەو جیاتانێک کە معنین پێم گوتن ئێستامە شکایەت لە ئێوەش دەکەین قسە لەسەر ئێوەش دەکەین ئەو جا پۆلیسی خۆیان ناردیە لۆ ئەو شارەی تازە ئەو دقیقا نامەی لای منە تازە پۆلیسیان ناردیە کە ئەو شتە بۆ بکرێ ینی بۆ دەکرێت وەزارەتی کارەبا وەکو کارتێک لە دژی هاوڵاتی بەکار بێتەوە کاک علی ئەوەش بە تێبینی بنووسا فەرموو کاک ڕەنج سەرەتا سپاس دەبۆ میوانداریە من یعنی جیاواز لەو برایانە ئەمن بە حکمیەوەی فترێک لە دەرەوە ژیایمە سیستەمێکی جوان و ڕێک و پێکە من دەستخۆشیانێ دەکەم وێڕای ئەوەی کە تێبینیمان لە زۆری نرخەکەی هەیە و ڕاستی لۆمە وەکو ئەو وابوو کە شەوێ ئێڕیسالێکمان لۆ هات لە گروپی خەدەماتمان گوتیان حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە دوای 30 ساڵ توانی ڤاکسینی نەمانی کارەبا دروست بکە ڤاکسینەکەی دروست کرد زۆر خۆشحاڵ بووین سبەینێ گوتیان ڤاکسینەکە هەیە و بڕۆن لی دەین چون ڤاکسینەکەمان لێدا زۆر گران بوو خۆی لە هەموو دنیا ڤاکسین بە خۆڕایی کە وەزارەتی تەندروستیش ڤاکسینینە ڤاکسینەکە بە خۆڕایی بوو بەڵام ئەو کارەبایی کە لەسەر ئێمە تاقی کراوە سوپاس لەوەی کەمە بووینە تاقیکردنەوەیەک لۆ ئەو کارەبایی ئیلاوندەی لە هەمان کاتدا خەڵکی ئەو شارەی من ئێستا خەڵکی ئەو شارەی من برێن لۆ نمونە ماسیتی 109 ئەمن لە 2002 لە دەروەوەی وڵات ژیایمە بە ئیشکردن و توانە و مادیبوونی خۆم بە قەرز بە فەرز توانیتم خانوویەک بە قەرز بکڕم کاک علیش لێکوانە وەکو حکوومەتی خۆجێی فشار دروست بکەن ئێمە دژی ئەوەنی کە کارەبا 24 ساعتە سوپاسیان دەکەین زۆر باشە زۆر چاکە وەلو خۆمان خۆشمان ڕاهینایە دەستمان پێوەرگرتێ بەڵام نرخەکە دەمەوێ و ڕاشکاوانە کەس نێگوچەن من دەڵێم 30 دینار لە 50 دینار با زیاتر نەبێ توانایی خەڵکە زۆر سپاس دەستخۆش ئەو پیاوە بە ئاخیر کەسە توانم وەربگرم بەڵێ کاک خۆران فەرموو کاک خۆران ئەوەی خۆشەویست شەکا فەرقی نێدەی کاک ڕەنج دەستخۆشی لێ دەکەم لۆ بەرنامەکە و لەو میوانداری کە ئێمە لێرێنا من وەکو خاوەن مۆلیدەیەک لێرەمە نەدانیشتوانی سیتیەکانم بەڵام تێبینی بەڵام نوێنەری پارێزگای هەولێر لێژنەی مۆلیدات وتی قەت ئێوە بێ ئیژ نابن لەبەروی قەت بەتەواوی کێشەکار ئەمە نەو پرسیارەشم لەوەیە کاک نەوت برا عەلیوای نەوت لەبەرەوە ئێوە قەلەق مەبن قەت ئێوە بێ ئیژ نابن مۆلیدەکان کاک ڕەنج وتەکانی وتەبێژی وەزارەتی کارەبا کە دەرێ کارەبای دەکەینە 24 کاتژمێر ئێمە پێمان ناخۆش نییە کە دەکاتە 24 کاتژمێر وەڵەو دڵنیاشم لەبەرەوەی ئەوان پێوەری زیرەکیان دانا بۆی کێشەی کارەبا چارەسەر بکەن پێوەری زیرەک چارەسەری نەکرد دڵنیاش بن ئەو پریپەی دەشکە دادەنێن کە سعرەکەی بەو جۆرە بەو گرانیەبی خەڵک ناڕازیە بە نرخی کەمتریش بیتن ئەوان کە دەرێن لۆمان دەرنانی و سەرناگری لەو حالەتێ مۆلیدە هەر دەمینێتەوە ئایا ئەگەر کارەبا بوتە پریپەید و مۆلیدە ڕابگیرێ چارەنووسی ئەو هەموو مۆلیدەی هەولێر چی دەبی ئەوە پرسیارێکی بەجێیە ئەگەر بکرێ بە پریپەید و مۆلیدەکان لا ببرێ خۆتە زانی ڕەنگە هەزاران خەڵک معیشەتیان لەسەر کاری مۆلیدە بێ ئەوانە چی بکەن فرصی عمل وتأكيد دەبی بیریان لێ بکەینەوە فرصەتی عمل بە تایبەتی فرصەتی عمل بیریشیان لێ بکەینەوە لە نەتیجە بێ بڵێن خوا فرصەتیان بە خۆی دەزانی کاکە ڕەنج ینی بزنسێکە سوودیان لە وەزعەکەی وەرگرتیا لەگەڵ ئەوەشدا
ئێمە وەکو حکومت بیر لەوەی دەکەینەوە ینی چی بکەن ئەوانە باشترە لە داهاتوودا بە دڵنیایی ینی ئیشەکە و دەیکا و قازانجەکی باشی لێ کردیە و هەندێک جار ینی بەڕاستی تووشی کێشەش بۆ لەسەر مۆلی دەکەی هەروەکو ئەوەی خاوەن پاسەکان ئێستا ئەگەر پاسی سێتی پاس بێ ئەوانە چ بکەن ینی دەبی بیر لەوەش بکرێتەوە فەرموو کۆمنت بۆ جەنابەت فەرموو کۆمنت بۆ جەنابەت پێش هەموو شتێ پێشەوەی نوێنەری وەزارەتی کارەبا لێرە وایە ئەوێ نوێنەری دەستی و بەرهێنان لێرە وایە چیتەوت چونکە ئێمە وەکو لەگەڵ مەجموعەی بەرادەری بەڕێز کە چوونە لای وەزیر خۆی لە مۆزوعەکە دەرکەوتی من سعرم زیاد کردووە لەسەر ئەساسی دەستی و بەرهێنان پرۆژەکان ئەوان های کۆستیان داناوە با بێتە پرۆژەی های زیینستی کە من لێم نەک های کۆستە وڵای مامناوەندە و زۆر احتیاجی پرۆژێکی زۆر لە 140 کرێت چیە ئێستا هەمووی چۆڵێکە حەزەکەم نوێنەرێکتان بێتە ناو زیینستی سەیریکە کافتریا قەپات بووە خەڵکەکە هەمی ڕوا بەجێڵێت نازانم لەسەر چی ئەساسی های کۆستە با ڕوونکردنێکواتە کاریگەری لەسەر کۆی کایەکانی ژیان هەیە وەکو برا بەتاکیدەوە جەماعەتەمی لەگەڵ ماون وەزیر بەخۆی وایوت فەرموو قوربانگیان فەرموو ئەرشیف ئەگە لێ بدێەوە 10 ساڵ پێش ئێستا لە بەرنامەکەی جەنابەت ئامادە بووم پێم ڕاگەیاندی کە مشکلەی کارەبا چاناوی بە ئاسانی وتت ڕژبین مەبە من وتم چی مناقەشەم کرد وت بدە ڕژبین مەبە وت بدە ڕژبین مەبە وتم ڕژبینم لەبەرەوە ئێستاش دەزانم ڕژبین مەبە ئێستاش من تاکید مشکل ئەندازیاری کارەبام دەزانم چاناوی بە ئاسانی چونکە کایەی وەبەرهێن زیایی کردووە بەرهێنان من لەگەڵ پێ بڵم من لەگەڵ برادێکم هەیە زۆر سوحبەتمان بەیەکەوە هەیە ڕۆژێکیان پۆستێکی وەرگرتە بوو لە یەکێک لە فەرمانگەکانی کارەبا ئەو کاتە کارەبا لە سلێمانی 10 دقیقە بوو وتی تۆ پیرۆزبای و لێ نەکردم وتم 10 دقیقە هەبوو بخوا ئەزانێ لە هەندێک ڕەنگە بیرت بە ئەزانی وتم بۆچی وتم بۆ زانی بۆ پیرۆزبایم لێ نەکردی وتی بۆ وتم لەبەری تویان کردو بە بەرپرسی شتێک کە نییە بەس ئێستا کارەبا باشترە ئینسان بە ویژدانەوە قسە بکە عەدەدی سەعاتەکانی کارەبا لە ناو ماڵەکانمانە بەس بە لە سیتی بژین یا لە هەر کوێ بژین وەکو عەدەدی سەعاتی پێشوە کاگڕنج ئەمن ئێستا لە سیتیەکان نیم لە ناو شارم ئاخر لە ناو شاریش لە ناو شار ئەگەر مۆلیدەیە ئەگەر هەرچیەکە ئایا وەکو پێشوە بەڕێزان ئەمن ئەوەندەی بزانم هەر مۆلی دێ ئێستا باشە پارەش سەیریکە ئەزانم پارەشمان باە هەبوو هەر نەبوو ئێستا لە ڕووی سەعاتەوە زۆرترە بەڵام لە ڕووی مەنیجمنت و ئیدارەدان و نرخەوە خراپترە ئەمە جەوهری قسەکانتان نییە نرخەکە کاگڕنج ئێستا حکومت سیستەمی پرپێت زۆر باشە یانە ئەوە نییە کە گلەیمان لە سیستەمەکە هەوی سیستەمەکە من داواکارم بۆ ناو شاریش دابدرێ چونکە ڕێخستنەوەیە لە زیاد بەکارهینان یان ئەوە نییە تۆ کە ڕێ لە خەڵک بگری کارەبا بەکاربیینی لە زیاد بەکارهینانە ئیشەکە بە حکومت بەتەنها چاناوی ئەو کێشەیە دەستی هاوڵاتی شتێدا دەبێت دەست بە کارەباوە بگری شتێشتریشەوە بەرهێنانەکان هاوڵاتی دەست بە کارەباوە بگرێ ئیگرێ نایگرێ مشکلەی نابی وەبەرهێنەرەکانیشمان تۆزێک لەگەڵ ڕێزم چاوچنۆکن کاگڕنج وەبەرهێنان بەس لە شوقە و لە بینایە و لە ڤیلە و لەو شتانە دەکەن بابێن کۆمپانیایەکی بەرهێنانی سۆلەر پەنەڵ بێننەوە کوردستانەیە نرخی وزەی خۆر دادەبەزی ئەو کاتەیە ئەو شارە نیشتە جێبوونانەی ئێستا باسی دەکەی بۆ نمونە شار هەیە 300,000 دلارە هەر شوقی هەیە بە 200,000 دلارە بە 10,000 دلار سیستەم کارەبایەکی زۆر بە ئاسانی بۆ دادنێ کێشەی کارەبای لە کۆڵ دەکاتەوە بەس نازان بۆ ئەو وەبەرهێنانەی ئێمە بەس فکر لە قازانج دەکەنەوە شار هەیە 2 ملیار دلاری تێدەچووە 5 ملیۆن دلاری لێ سەرفکەن بۆ وزەی کارەبایەکەی هەز دەکەم کێشەی کارەبایان زۆر کەم کێشەکەمانەوەی باشترین وزەی خۆرمان هەیە و کارەبامانەوە موشمان نەقسی ڤیتامین دی کاگڕنج ئێستا من داتایەکت پێ بڵێم لە وڵاتی نەرویج و لە وڵاتی نەرویج 170 کارەبایەکەی وزەی نوێ بخۆ عیب نییە یعنی ئەمە ڕوو لە وزەی نوێ بۆکەین وڵاتی چۆنکو بەریتانیا 130 کارەبایەکەی وزەی نوێ بۆیە مهندسمان خەجاڵەتی ئێوەم کە وەکو پێویست لەوانەیە هەمووتان دەرفەت نەبوو بێ قسە بکەن هەروە ئەو برا خۆشەویستانەشم بەڵێ ئەتەوێ قسە بکەی با ئەو مایکەی بۆ بەرم ئەڵێ زۆر زەڕورم ئەزانم داوای لە بردنەکەم بەڵێ یەک دەقە بۆ بورە دەی فەرموو بڵێ دەست خۆش
نرخی مۆلیدە بۆچی دایم پرسیارەکەی ئەو بوو مایکی پێ نەبوو لە هەولێر گرانترە حاجی کاکە گیان نرخی مۆلیدەی لۆ دائیمەن لە هەولێر لە دۆک و لە سلێمانی گرانترە وەڵام من شتێکی حەزم نینی هەردووبارەکەم قسەکان بەس یەک شت کاگرانز ئەمە کە لەگەڵ وەزیری دانیشتن کاکدەرا و ئەو سێ چا برادەرانە بەس باسی ئەوماکە ئەو پێوەرەی کە دانرایە پار لۆ حسابی مۆلیدەی دەکاتن ئێخۆ مۆلیدا بارگرانیە حکومت نەیتانی جێبەجێ بکە کارەبە لۆی ئەو حکومەتە حسابی 18 دینارەکەی نەکرد لۆ حسابی کە لەگە وەزیری باسمان کرد گوتی ئەمە خەڵک کارەبە مۆلیدی زۆر بەکاردێنی ئەو پارێک کە دامانە لە حسابی مۆلیدەیە ئێمە 18 دینارەکە لۆ نایە لەسەر 18 دینارەکەی حساب بکەین سپاس دەکەم من پێم وایە کاک عەلی ڕەشید و کاک ئازاد قسەی خۆیان کرد و بەرپرسیارن بەرامبەر بەوە لەبەرەوەی ئەزانی من بۆچی ئەوەندە لەسەر قسەکانتان تاقیبم نەکرد لەبەرەوەی ئومێدم هەیە بە ئیخلاسی جەنابەت لەبەرەوەی ئەزمونم هەیە لەگەڵ تا لە بەرنامەیە لە خۆتەوە قسە ناکەی کە قسە دەکەی بە بەرپرسیارانە دەیکەی و بە دواداچوونی بۆ دەکەی و هەم شخصیەتی خۆت هەم شخصیەتی معنەوی حیزبەکەشت کە تۆ بربژێریەوی و هەم بەرپرسیارەتی ئەخلاقیشە بەرامبەر بە خەڵکی هەولێر وە کاگازادی ژۆ کوپیایەکی دڵسۆزی خەڵکی کوردستان و ڕەنگە ساناخان زۆر زیاتر لە دڵیا بوو بێ بەڵام کە هەر لە سەرەتاوە ئێوە وتتان ئومێدمان هەیە کە چاکی یەکەین تۆزێ گەشتبین بوو بێ لەبەرەوە نیو خولەکەیم بە ساناخان بزانم قسەیەکی تری هەیە باشە ئەزانم بەس یەکشت ئەمە پارێزگاریکردن نیە نە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی نە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئەمە وتنی حەقیقەتێکە بەڕاستی کاک ئازاد و دکتۆر عەلی دەسەڵاتەکانیان دیاری کراوە تەنها ئەمێ هاوڵاتیان لەو شتە تێبگەن ئەمان لەوانەیە بەدڵ لەگەڵمانابن لەوانەیە بەدڵ بیانەوێ ئەم وەزع بگۆڕێ بەڵام دەسەڵاتەکانیان بە پێی یاساکە دیاری کراوە ناتوانن لەسەر بنەمای دەسەڵاتەکە نەمودا گەربیرە بە پرسیارێکم لێ کردوتم بۆنی شتێکت کردووە کە ئەمە پیاچونەوەی پیاکرێوتی بەڵێ ئەهاوتم دانووسانتان کردووە لەسەر بنەمای من مەبەستم لە قسەی بەشێک لە هاوڵاتیەکانە هەستەکەم مەسەرم بۆ نمونە هەڵە تێگەیشتنێک هەیە کە ئەمە لەوانەیە بتوانێت ئەنجومەنی پارێزگا ئەم شتە جێبەجێ نەکا لە سنووری پارێزگاکەیە ئەمە بەدیدێکی ناتوانێت هەولێریش ناتوانێت سیاسیە کرێ بەدیدێکی یاسایی ناکرێت باشە تۆ چی شتێکی ترەیە لەوانەیە ئێستا ئەتوانن شتێکی وشیاری کورد ئێستا هەزاران کەس تۆ بە نوێنەری زاری خۆی و دڵی خۆی بزانە لێرەدا کە بە نوێنەرایەتی ئەوان هاتووی ئەتەوێت چیتر بە وەزیری کارەبا بڵێ داواکارین بەم بڕیارە بچێتەوە و داواکارین لە ئەنجومەنەکانی ش ئەنجومەنی پارێزگای دهۆکچە هەولێر چ سلێمانی ئەگەر هاتوو وەزیر بە بڕیارەکە نەچەوە ئەوە بە مافی یاسایی خۆتانە ئەتوانن داوا تۆمارکەن حەقی خۆتانە لەبەرەوەی کە پێشێڵی مادەیەکی یاسایی کراوە کە ئەم ڕێنمایە دەرکراوە کە خۆی ئەوەیە پێویست بوو لەسەر وەزیری کارەبا پێشەوەی کە ئەو ڕێنمایەی دەربکردایە ڕای بەڕێستانی وەربگرتایە دەستخۆش خوشکی ئازیزم خات و سانا بە خێراتی لە سلێمانیەوە یەک پرسیاریان خات و سەنا سانا یەک پرسیاری لێ کردی بۆچی دایم لە هەولێر گرانترەوتی ئەرزە ئەوە داتایەک لە جەنابەت باس بکەم چەندین مانگ ینی کە پێش ئێستاش هەموو مانگان تەمەشایەکە کارەبای مۆلدەی سلێمانی دۆک هەولێر لە کاتێک کە 24 کاتژمێر پێدرێ هەموو کاتێک دیارە کارەبای نیشتیمانی لە دۆک و سلێمانی باشتووە لە هەولێر لۆیە مۆلدەکان لە هەولێر زیاتریشیان کردە بەخۆش دەزانین چەند ژمارەی کاتژمێرەکان زیاد بیت تەبعاً نرخیان پێر زیاتر دەبیت من طبعا ئەو مۆزوعین گۆ لەسەر ئەو نزمکردنەوەی ئەو پارەیە لەسەر کارەبایە مۆزوعەکە ئەمنیش بەڕاستی ئەوەی هەڵدە قۆزمەوە ئەو مۆزوعیکە داوایەکی دەکەم لە بەڕێز دکتۆر محەممەد شکری و لە حکوومەتی کوردستان کە بۆ مۆزوعی دابێتەوە کە ئەوانەی ساحب پرۆژەی گەورنە لەسەریان فەرز کاتن کە ئەوانە عاردەکی بکڕن و نظامی سۆلاری بدەن و بدەنە شەبەکەی لەبەرچە لەبەرەوەی کاکە 4,000 مۆلیدە ئیش دەکاتن لە کوردستان ژینگە پیس بووە خەڵک نەخۆشە ئەوەش لە بۆ نەوەکانی دادوو ئەوەی کە ڕسمی ئەوەندەیە کاکاوی خەڵکی کەشەیە تەزدیلی نەکردێ مۆلیدەی خۆیتی بەکاری دەینی وەحاصل شتە ژینگەکی پیسە ئەگەر ینی بە دواتچوونەکی بکەن ینی بە دواتچوونەکی بکەن کە ئەو قەرارەکی دەربینن ئەتو ساحب پرۆژەی بڵێ وەرە کاکە بڕۆ لە عاردەکی ئەوەندە کارەبایدانێ و تەغزیەی شەبەکەی بکە دەستخۆش کاک سەلام فەرموو فەرمایشتەکە و لە کۆتاییدا هەر شتێکە و پامەکە تەرچێکە لە خزمەتتان بڵێ ئێمە وتمان ئێمە باسی مشکلەکەمان کرد زۆر بەس تەقریبەن باسی حەلەکەیمان نەکرد یەکترا حەکەمان چییە
اقتراحیە کەم حکوومەت ئەڵێ ئەگەر هاتوو 450 وحدە و سەرف کرد کۆنەکەش بە 18 دینارە دەمێ بەڵام ئەگەر 450 وحدەی ترێ سەرف کرد ئەوها 450 ینی تەساعودی بێ ئەمریکا ئێستا هەیە ئەمریکا ئێستا هەیە 450 وحدە دایەتێ بە 18 یاکوت بە هەزر ڕقەمێک بێ بیا بە هەزر ڕقەمێک بێ 450 تر دایەتێ بە 24 450 تر بۆی بەڵێ لما بس تەگەم باش ئەمە زۆر باشە ئەمە زۆر ئەوە ئەمە تەساعودەکەی بەس ئێمە ئەوەمان تاقی کردەوە نه ئەخر فکرەکە چێ لێرە یعنی ئەگەر هاتوو بوت لێ غاز بکڕی حکوومەت پێ دەفرۆشێ بە 18 دینار بۆ چیە بۆ فەقیر و هەژارات ئەگەر دوو بوتڵ بکڕی ئەمانە دایەتێ بە 18 بەس ئەمانە دایەتێ بە 24 ئەگەر سێ بوتڵ غاز بکڕی ئەمانە دایەتێ بە 18 ئەمانە دایەتێ بە 24 ئەمانە دایەتێ بە 42 من ئەڵێم ئەمە غەڵەتە باشە بەس فەقیر و دەوڵەمەند هەردووکیان کە گەرما بوو گەرمانە کە سەرما بوو سەرمانە ناڕەنجان فەقیر و دەوڵەمەنەکە دەوڵەمەنەکە سەیریکە ئەم دەوڵەمەنە نابێت لە حێسەی ئەو فەقیرە وەکو ئەو بخوا ئەبێکە ئەمە فەقیرێکە 450 وحدە و سەرف کردووە بە 18 دیلار عافێتێ بێ تۆ کە تەجاوازی ئەوەت کرد دەوڵەمەند بی یا غێر مولتەزم بی ئەبێ هەردووکی بە 42 بێ نەک بە 18 ئەمە حەلی مەوزوعەکە بووە تۆ لە حکوومەتا بووی یعنی لە 30 ساڵی حکومڕانیە 30 ساڵەکە خەڵک زەجری کێشاوە قوربەسەری کێشاوە بێمەعاشی کێشاوە نەبوونی کێشاوە دەرد و داخی کێشاوە کۆچی کردووە هاتۆتەوە سەرمای دیوە گەرمای دیوە کۆڕەوی دیوە شەهیدی بەخشیوە یعنی 6 مانگە کارەبا چاک بووە ئێستا بە تیجاری مامەڵی پێ بکرێت لەگەڵ خەڵکە ئەمێژەڵێم نا ئەمە شەر جۆرێکە نا کاکە من ئەڵێ من چۆن فەقیر و دەوڵەمەند بە وحدەکان کاچی برێ ئەوەی 450 وحدە سەرفەکە بە 18 بێرێ و فەقیرە و دامی بکە ئەگەر 900 وحدەشە سەرف بکە هەر بە هەرزان بێ کە لە 18کە زیاترە بە 24 هەر هیچ ناکە هەر هیچ ناکە خوشکەکەم تو وەرە حسێبی کە بە ڕۆژانە بەس 450 ئەمپێر شتێکە ئەگەر هەڵە نەبم ئەگەر غەڵەتم نەکرد بێت سێ ئەمپێرەکە بە حوت و بە بەهشتش وەرەوە سەریەک باشە بەچەند باشە ڕۆژی ناتوانێت 1000 دینار بە کەسێ ناتوانێت ڕۆژی 1000 دینار بە 1000 بێ باشە من کردومە بۆشم نییە قسە نه کاگە ڕەنجان 1000 دینار ڕۆژەکە پارەی دوو چایە تۆتاقەیەکی کارەبانم بە بڵێ 500یش من پێشکەشکارم بۆم نییە ئەنجا ئەمە طریقەیەکیان طریقەیەکی دوو هەموەرە با حکوومەت دامی فەقیر و هەژار و ئەوانەی تریش بکە بەس بە نیسبە دەستخۆش دامی بکە لەگەڵ ئەوان دام بکرێ دام بکرێ و بینوسێ ڕقەمی دامەکە بنووسێ کۆتایی هیچ جەنابتە فەرموو بەڵێ زۆر سپاس کاکڕنس لەبەری کاگازادیش قسە بکە ڕێز و حرمەتم لۆ کاگازادی هەیە طبعاً ئەمە بە پێی یاسای ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتمان بۆ وەزارەتەکان تەنها پێشنیارکردنە و پەیامی هاوڵاتیانیش بە شێوازێکی مۆدێرن و بە پێی یاسای ژمارە 3 بگەینین و ئەو پەیامەشمدایە کە دڵنیام وەزارەتی کارەبا داشکاندی لێ دەکا کڕین و فرۆشتنی خانوبەرە تەنها کارەبا تەسیری لێ نەکردیە بازارەکە اقتصادا چی بکرێ بۆی ئەم مەسەلەیە وەکو هەرموو مۆزوعێکی نیشتیمانی و ئاهێکی تری خەڵک نەکرێ بە مەسلێکی سیاسی پێوەکرێ بەهی هاوڵاتیان هیچ لایەنێک ئەم بڵێ من وام کرد و بکرێ بە معاشەکەی بەغا زەلامی وا بۆ تەسریحەوە تەزەین لە تارەکە پێەتی خۆی دڵنیام وەزارەتی کارەبا سەرجەم خەڵکی بێلایەنیش تێدایە بە هەموو حزبەکانیش تێدایە بە دڵنیایی بڕیاری وان بڕیاری هەموو حزبەکان دەبێ ئەمە ینی باس لەوەی دەکەین کە دەوڵەمەند و فەقیر طبعاً دەوڵەمەند لێرانیان های کۆست مەقسەدمانەوە نییە لە ناو ڤێلاکی گەورە دانیشتە مەقسەدمانەوەیە ئەگەر کەسێک کۆمەڵێک ئەجیزەی لە ماڵێ بوو کارەبایەکی زۆری سەرف کرد مانەوەی دەوڵەمەندە ئەگەر کەسێک لە ڤێلایەکی زۆر گەورەش دانیشت کارەبای کەم سەرف کرد مانەوە فەقیرە یەک ڕستە بڵێ بە خەڵکی هەولێر وەکو ئەوەی کە تۆ ئیدارەی ئێراکەی یەک ڕستە و یەک ڕستە بڵێ بە جەنابی وەزیر چیاڵێ من بە جەنابی وەزیر دەڵێم ئەوەی ئێستا بڕیارتان لێدایە بڕیارێکی هەڵەیە پێداچوونەوەی دەوێ بە علمی زیاتر کەسانی شیارێکی ترچی بە خەڵکی هەولێرە دەڵێتەوە خەڵکی دەڵێم لەو ڕۆژانە موژدەی خۆش بەرامبەر کارەبا گیان لێ دەبی
و مەکتەبی جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکەشی لەسەر خەتەن لەوەی داشکاندن بکرێ بەڵام بە شێوازێک کاگازاد لێرە نییە چی بە خەڵکی سلێمانی دەڵێ بە دڵنیایەوە خەڵکی سلێمانیش چاو ڕوحی ئێمان بۆوانیش بە هەر هەمان شێوە بە هەمان نەفەس ئەو داشکانە دەکرێ و لە ساڵحی خەڵکەکەش زۆر سپاسانەکەم یاخوا بەخێر بن سەرچاوم کاتێکی شاد بینەرانی هێژا ئێوەش بەخێراتن سەر چاوەکانم بەحافیز.